دۆستان نازیزان خۆشحاڵین جارێکیکە لەگەڵتان شادەبینەوە لە سەوکۆکەی خۆتان لە پلاتفۆرمەکەی خۆتان لە ماڵەکەی خۆتان لە فلیم سازان. ئازیزان ئەم جارە من داوای لێبوردنەکەم لە دەرەوەی شارم و نەئاگەشتمیتر لە دەرەوە و لە ناو سیارەوە لەگەڵتانم، بەڵام هەرویستم لایڤەکە هەر بەردەوام بین. لایڤی وانەی ئەمڕۆمان لەسەر بەڵگە فیلمە. ئەلبەتە بەڵگە فیلم بە ئەنگلیزیەکەی داکومنتری پێڵێن، یان بە بەریتانیەکەی دۆکومنتری، یان بە عەرەبیەکەی فیلم تەسجیلی. مەبەستیان لەوەیە ئەو فیلمانەی ئەو ڕووداوانەی کە هەیە لە ژیانی ڕۆژانە جاران بە مێژوو ئەنووسرایەوە یان یاداشت ئەنووسرایەوە لە هەموو کۆشتێک، لە هەموو وڵاتێک، لە هەموو شارێک، با بڵێن ئەوەی ڕۆژانە چی ڕوویەدا، ڕووداوەکانی ڕۆژانە ئەنووسرانەوە. ئێستاش لە هینی شوێنەوارە کاتێ شوێنەوار ناسەکانە گەڕێن بە دوای ئەو بەڵگانە ئەگەڕێن، بە دوای ئەو داکومنتانە ئەگەڕێن، لە ڕێی ئەوانەوە ئێمە ژیانی ڕابردووی هەزارەها ساڵ ئەدۆزرێتەوە و ئەخوێنرێتەوە و ئەجزانێ خەڵکەکە چیان کردووە، چۆن ژیاون. ئەمە لە نەتیجەی شرۆڤەی شوێنەوار ناسان. بەڵام لەوەتی کامیرە پیا بووە، کامیرە توانیوێتی ئەوانە هەر هەمووی بکە بە بەڵگە، بە بەڵگەی سەلمێنراو، یان با بڵێن ڕاستی، چونکە جاران مێژوو ئەو نووسینانە دەستکاری ئەکرا بە گوێرەی ئەوەی ڕژێمەکە دەسەڵاتەکە بە ئارەزووی خۆی یان ئیمپراتۆرەتێکی کە ئاهاتە سەر حکومەوانەیە سڕیەوە خۆی شتی دانا. بەڵام ئەمڕۆ لەم ڕۆیە کامیرە هەموو ڕۆڵەکانی ئەوسای جێ ئەوانەی گرتوۆتەوە و ئەگەر بێت و دەسەڵاتەکان یان دوژمنەکان بیانەوێ شتێک دابنێن بە ئارەزووی خۆیان، بەڵام هێشتا خەڵکانێکەیە ئەوانیان بە پاکی و بەڕاستی هێشتوتەوە. لەگەڵ ئەوەشە ئەمڕۆ تەکنەلۆژیا، ئەم مۆبایلی زیرەک و تەلەفۆنی زیرەکە وا ڕۆشتووە بەرپەرچی ئەو دەسەڵاتانەی، ئەو ڕێکلامانەی، ئەو میدیایانەی دوژمنی یاوەتەوە. هەر کەسە و لە لای خۆیەوە کە شتێک تۆمارەکە و دایەگرێ لە فەیسبوک و لە ئینستاگرام، ئەمانە بۆ خۆی ئەبنە بەڵگەی ڕاستی ڕووداوەکان، ئەتوانرێشی کاری لەسەر بکرێ. جا هونەرمەندان و فلیم سازانش هاتوونەتە ناو ئەم چەمکەوە، ئیش لەسەر ئەم چەمکە زۆر بە وردی ترەکەن، یان کۆی ئەکەنەوە، یا با بڵیم ڕێکوپێکتری ئەکەن، وای لێ ئەکەن ئەبێ بە بەڵگە فیلم، ئەبێ بە فیلمێکی بەڵگەیی، با بڵێن بە ئەنگلیزیەکەی پێڵێن داکومنتری، یان بە عەرەبیەکەی پێڵێن ئەلفیلم تەسجیلی، واتە تۆمارکردنی فیلمەکان، تۆمارکردنی ئەو ڕووداوانە. اینجا ئێمە پێڵێن بە کوردی لە باکوور پێڵێن بەڵگە فیلم، بۆیە منش بەڵگە فیلمم پێ جوانتر بوو لە باکوور بەرادە فیلم سازانی باکوور وای پێڵێن، با ئێمە هەموو هەر پێی بڵێن بەڵگە فیلم. میوانی ئەمڕۆمان کەسێکی ئازیز کاک زەهاوی سنجاوی کە لەو بوارەیە شارەزایەکی باشی هەیە و کاک زاوی جان یاخوا بە خێربەی باندی ئەمان. ئەم کاتتان باش، زۆر خۆشحاڵم لەگەڵتانم. چاوەکەم ئێمەش خۆشحاڵین کاک زاوی جان، خۆشحاڵین بە خێربێ یاخوا سەر دیەمە. کاک زاوی جان با من بچمە ناو بابەتێکە و بابەتەکەەوە لێرەوە، بۆ ئێمە نین جارێ باسی پێناسەیەک یان ڕوونکردنەوەیەک لەسەر بەڵگە فیلم چۆن هاتووە. من شتێکم وت لەوەیە لەگەڵەوەی بەڕێستانە جیاواز بێت، چونکە هەریەکەمان بەچێ لە لای خۆیەوە خۆی ئامادە کردووە بۆ بابەتەکە. فەرموو. بەڵێ من نازانم برادەرانی تر لەگەڵمانە لێرە ئێستا؟ بەڵێ بەڵێ لەگەڵمانن. زۆر باشە. بەسەراحەت هونەر بە تایبەت لە دنیای ئەمڕۆدا بەهۆی ئەو پێشکەوتنەی کە تەکنۆلۆژیا بە خۆی بینیوێتی زۆر گۆڕانکاری بەسەر داهاتووە.
بەر لە هەموو شتێک حەزم کرد کە ئەم دانیشتنە ئێمە ناوی وانە نەبێ بەڵکو گفتوگۆ بێ، چونکە ئێستا بەهۆی ئەو تەکنۆلۆژیای کە باسمان کرد لە ڕووی عملی و پراکتیکی بەهۆی ئەو مۆبایلانی کە بەدەستمانەوەن یان ئەو ئاسانکاریەکە لە کڕینی کامیرە و کەرەسەی تر ئێستا هەیە، فیلمساز یان بەڵگە فیلمساز دەتوانین بڵێن کە تەجروبەیەکی ڕۆژانەی زۆربەی ئەو خەڵکانەیە کە پۆست دەکەن لە سۆسیال میدیا. من زۆر جار باس دەکەم کە هەمومان کە لەدایک دەبین بە جۆرێک لە جۆرەکان تا تەمەنێک هەمومان فیلمسازین. ژیانی ڕۆژانە و بیرکردنەوەی ئەو ئەزمونانەی کە ئەو ڕۆژەمە بینیمانە لە ئێوارەدا یاش لە شەوەکە بەر لە نووستن بەر لە خەوتن و پێداچوونەوە و لە تەنیشتێکدانانی هەموو ئەو مەشەدانیان ئەو دیمەنانەی کە لە ڕۆژەکەدا بینیمانە بەو ڕیتمەی کە لە دەروونماندا ئێمە وەکو ڕیتمێکی تایبەت بە خۆمان هەمانە و مۆنتاژکردنەوەی ئەو ڕووداوانەی ئەو ڕۆژە پرۆسەیەکە لە فیلمسازی کە لە ناخی هەموو مرۆڤێکدا هەیە. من پێم وایە تەنیا جیاوازی کەسێک کە بە پیشە فیلمسازەوە مرۆڤێکی ئاسایی لەوەدایە کە مرۆڤی فیلمساز توانایەوەی هەیە کەرەسەی ئەوەی لەبەردەستە کە بتوانێت ئەم ڕووداوانەی کە دەیبینێ یان بەلایەنەوە گرنگە بیخاتە بەرچاوی خەڵکانی تر. بەڵام ئەوانەی کە بە شێوەیەکی زاتی و تەنیا بۆ خۆیان فیلمسازن لە پرۆسەی بەبیرهێنانەوە و دروستکردنەوەی ئەو واقعی کە بینیویان و تەجروبەیان هەیە ئەزمونیان هەیە خۆیان پرۆسەیەکی فیلمسازی ئەنجام دەدەن. جا بۆیە ئەم داهێنانە زاتی کە لە ناخی هەر مرۆڤێک هەیە لەگەڵ ئەم تەکنۆلۆژیا ساکارێک ئێستا لە بەردەستی هەموماندایە دەتوانێت بڵێن کە زۆربەی کەسەکان لە پۆستکردنی ڕۆژانەی سوشال میدیا کۆمەڵێک شتدا دەبەزێنن مەجموعەیەک شت بڵاو دەکەنەوە کە هەموو تایبەتمەندەکانی بەڵگە فیلمی تێدا و کاریگاریمان تێدەکات. جا بۆیە هەندێک لەوان دەتوانێت کە ڕوانگەی ئێمە بۆ شتەکانیش بگۆڕێ. بەڵام ئەگەر بەهەرحاڵ من لە ڕوانگەی خۆمە باسی بەڵگە فیلم بکەم کەم دەتوانم بەس گەرنتیەوە بکەم کە ئەو شتانە لە ڕوانگەی خۆمە بە قەناعەتی من دروستن. جا بۆیە زۆر داوای لەبن دەکەم کە هەوڵ نادەم متەواضع بم، بەڵام هەوڵ دەم ڕازگۆ بم لەوەی کە هەمومان بە جۆرێک لە جۆرەکان فیلمسازین بەڵگە فیلمسازین و ئەوەی کە ئێستا من باسی دەکەم ئەوانە نەوانە ناشتاکن کە بۆ هەموو کەسێک احتمالە دەست بدە، بەڵکو من هەوڵ دەم باسی ئەزمونەکانی خۆم بکەم لە ژیانی فیلمسازی خۆمدا. من کاک زاوی من بۆ چوونێکمەیە لێرە گەلێ جار خەڵکانێک لە ناو میلەتی ئێمەیە کورد بە تایبەت دێ قسە ئاکات دەمەکاتەوەڵێ ئۆ سەرکەوت ئەو شتەی وت هەڵە بوو یان فلانەشت هەڵەیە فلانە کەس وای وت هەڵەیە ئەوە هیچ نازانێ. ئەم شتانە بە کەڵکی میلەتی ئێمە نایە و بە تایبەت بواری فیلمسازی ئەوە نییە من هەڵە بم کاک زەهاوی هەڵە بێت. ئەمە بۆ چوونە جیاوازەکانە. تۆ فەرموو سێرەکەی بۆ ئەو هەموو کتێبە هەیە لەسەر سینەما، بۆ عەرەبە نووسێت، بۆ ئەمریکی ئەنووسێ، بۆ ئینگلیزی ئەنووسێ، بۆ ڕووسی ئەنووسێ، هەر هەموو ئێستا بەس لەم پێگەیی ئێمەوە کۆمەڵە کەسانێک هاتوین کۆمەڵە مامۆستا هاتوین هەر هەمووشی بە بەڵگەوە لەسەر سیناریۆ قسەیان کردووە. ئەی باشە ئەمیان غەڵەتە ئەویان غەڵەتە ئەویان غەڵەتە. اینجا نا بۆ چوونە جیاوازەکانن و ئێمە شەمانەوێت لەم سەکۆیەوە هەموو بۆ چوونە جیاوازەکان سوودی خۆی بە وەرگر بگا و بەو کەسانە بکاکە جۆمان لێگرن. فەرموو بەڵێ بمبەخشە کە بڕیتم. بەڵێ نا قسەکان زۆر ڕاستە. من تەجروبەیەکتان بۆ باز دەکەم کە پێشتریش لە یەک دوو شوێنی تر باسم کردووە. شەڕی ئوکراینە کە ڕوویدا مەجموعەیەکی زۆر فیلمساز ڕویان لە ئوکراینە کرد بۆی کە کاری پرۆفشناڵی بەڵگە فیلم بکەن و بە فیلمەکانیان بگەڕێنەوە. منیش یەک لەوانە بم کە حەزم دەکرد ئەمە بکەم، بەڵام لە نەتیجەدا هەموو فیلمسازە گەورەکان گەشتنەوە قەناعەتێک کە ئەو سەربازانەی لە بەرەکانی شەڕن یان ئەو خەڵکانەی کە لە هێڵەکانی شەڕ نزیکن و لەوێ دەژینیان خەریکن خۆیان ڕزگارکەن بە مۆبایلەکانیان هەندێک ڤیدیۆ دەگرن
ڕوخساری ڕاستەقینەی ئەو شەڕی کە هەموو دنیا باسی لێوە دەکا و دنیای گۆڕی لە کامیرەی ساکاری ئەو مۆبایلانەی کە لە دەستی خەڵکانێکی ئاساییدان. هەموو ئەو گەورە دەرهێنەرانە بەڕاستی لە سەرەتای شەڕدا ئەو گەیشتنەوە قەناعەتێکە ئەوەی ئەوان دەیکەن ناتوانێ واقعی ئەو شەڕە بەو شێوێ بگوازێت کە خەڵکە خۆی دەیکا. ئەوە هەر بۆ نمونەیەک بۆی کە باسیەوەم کرد کە دنیای ئێستای بەڵگە فیلمسازی دنیایەکە کە گۆڕەپانێکە کە دەتوانانی شوێنی هەر کەسێک بێتەوە، تەنانەت کەسانێک کە لە ژانی ڕۆژانەیاندا دەتوانن کەرەسەی وا بدۆزنەوە کە دەرهێنەرێکی وەکو منیا وەکو جەنابەت 15-20 ساڵ چاوەڕوانی بۆی کە شتێکی وا ڕوو بدا و کامیرەکەی لێ وێنەی بدرێت. بۆیە من خۆم یەک لەو کەسانم کە لە سۆشال میدیا کەم پۆست دەکەم، بەڵام بە شێوەیەکی زۆر چالاکانە پۆست دەبین و بڕوا بکەن ڕۆژانە دوای 1-2 ساعت گەڕان بە دوای ئەو گرتە دکمنتە بەڵگە نامەیانەی کە خەڵک پۆستی کردەوە بە هۆی مۆبایلەکەیەوە چێژ و تامێکی زۆر زۆر خۆشم پێدەبەشەوە کە فیلمێک دەبینم ئۆسکاری بێتەوە. بە تەنانەت لەم پۆستە سادانەدا لەم ڤیدۆ سادانەدا کۆمەڵەکە واقع دەبینی دەتگەێنتە کۆمەڵێک ڕاستی کە لە فیلمی گەورە فیلمسازانیشدا ناتوانانی پێیان بگەین. ئەوەی کە ئێستا من دەمەوێت بێمە سەر قسەکردن لەسەر بەڵگە فیلم تێکەڵاویەکە لە ئەو شتانێک کە من لەماوەی 8 ساڵ لە زانکۆ خوێندومە، سینەمام خوێندووە، ئەوە تەجروبەیەکی 25 ساڵەکە بە شێوەیەکی مەیدانی کارم کردووە. لە ڕاستیدا من وەکو فیلمسازێکی بەڵگە فیلم نەم خوێندووە، من 3 ساڵ سناریۆ فیکشنم خوێندووە، 5 ساڵیش کاری بڵێن دەرهێنان و لە ئەسڵدا من دەرهێنەری فیلمی درامیم فیکشن. بەڵام بەهۆی هەڵکەوتەوە پێشنیاری کاک عەباس غەزالی کە برادێکی زۆر نزیکمەوە پێشنیاری فیلمێکیدا بۆ یەکەم جار چوومە سەرکاری بەڵگە فیلم و لەوێوە ئیتر ژیانی من لە بەڵگە فیلمدا دەستی پێکرد. کە دەڵێم ژیانی من لە بەڵگە فیلمدا بەڕاستیەوە واقعەکە کە مرۆڤ لە بەڵگە فیلمدا دەژی، لە پرۆسەی فیلمسازی بەڵگە فیلمسازیدا دەژی، ینی تۆ جۆرەکە لە تێڕوانین، جۆرەکە لە تەسەوڕی تۆ بۆ ژیان، پەیوەندی تۆ لەگەڵ دەوروبەر، پەیوەندی تۆ لەگەڵ خەڵک بە هەموو شێوەیەک تام و بۆنێکی تایبەت وەردەگرێت بۆ بەڵگە فیلمساز. بەڵام لە کاری فیکشن، لە کاری داستانیدا تۆ دەتوانین بڵێ کە کاری فیلمسازی داستانی دەکەین، لە فیلمسازی داستانیدا ئینسان کار دەکات، بەڵام لە فیلمسازی بەڵگە فیلمدا دەژی. ئەوە دوو واقعەکی بۆ من لە تەجروبەی ژیانی مندا ئینکار نەکراوە و من بەڕاستی لەو 25 ساڵەدا دەتوان بڵێم کە لە بەڵگە فیلمدا ژیاوم. ئەو شتانێک کە دەڵێم وەکو باسم کرد تێکەڵاوێکە لەوانەیە کە بەهۆی خوێندنی ئەکادمی فێری بووم و بەشێکی زۆریشی ئەوە بۆ کە لە ژیانی ڕۆژانەم لە کارکردن لەسەر بەڵگە فیلمدا پێگەیشتم. لە سەرەتای قسەکردن لەسەر بەڵگە فیلم دەگەڕێمەوە بۆ لای مامۆستای گەورەی بەڵگە فیلم گریسۆن کە باس دەکا بەڵگە فیلم داڕشتن یان داڕشتنەوەی داهێنەرانەی واقع. ئەمە ڕستەیەکی زۆر کورتە، بەڵام بڕوا دەکەم کە ڕۆحی بەڵگە فیلمسازی لەناو ئەم ڕستە بچووکەدا بە تەجروبەدا من هەستم پێ کردووە. تۆ لە کاری فیلمسازیدا مامەلە لەگەڵ هەندێک ڕووداو دەکەی و هەوڵ دەدەیت کەم ڕووداوە بە شێوەیەکی داهێنەرانە بگوازیەوە بۆ سەر بۆ ناو کامیرەکەت. بەڵام پەیوەندی ئەم واقعی کە تۆ تەسویری دەکەیت ئەو واقعی کە کامیرەی تۆ وێنەی دەگرێت لەگەڵ ئەو واقعی کە لە ژیاندا لە واقعدا هەیە چین فەرقی ئەو دووە چییە و تۆ چۆن مامەلە لەگەڵ ئەو واقع دەکەی؟ ئایا ئەم واقعە دەتوانێت بتگەێنێتە ئەو ڕاستیانەی کە تۆ بە دوایدا وێڵی و بە دوایدا دەگەڕێ و هەر بە هەمان مەبەستیشە تۆ کاری فیلمسازی دەکەی؟ ئەمە مۆزوعەکە کە دەمان بەستێتەوە بە کۆمەڵێک ڕەهەندی ئەخلاقی و ئێتیکی و پرۆفشناڵی بەڵگە فیلمسازی.
مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسیارە ڕێک پیشان دەدا کە ئێمە چین پێگەی ئێمە لەم بوارەدا چییە و ئایا ئەو فیلمانە ئێمە دەیکەن دەتوانێت جێگای سرنج بێ، ئایا دەتوانێت بینەر وا لێ بکە کە بکەوێتە بیرکردن. بۆیە لێرەدا ئێمە باسی شتێکمان کرد کە مەبەست چییە لەم پرۆسەیە کە تۆ خۆت پێخەری کردووە، بەتابەت کە پرۆسەی بەڵگە فیلمسازی ڕاستی پرۆسەیەکی شێتانەیە، دەتوانم بڵێم بە مەفهومێکی باش لەوەی کەدا تۆ کاتێکی زۆر هێزێکی زۆر و احتمالە لە ڕووی مادیشۆ مەبلەغێک پارە سەر بکەی بە دوای کۆمەڵک شتدا دەگەڕێک لە کاتێکدا ئەم فیلمە بە شێوەیەکی بەرچاو وەکو فیلمی داستانی پێشوازی لێ ناکرێ. ئەو فستیڤالانەی کە لە بواری بەڵگە فیلمدا هەن زۆر زۆر سادەتر و متوازەترن لەوەی کە بۆ سینەمای فیکشن دەکرێت. ئەو حەزێک کە بینەر هەیەی بۆی کە بچێتە هۆڵی سینەما یان لەبەردەم تەلەڤیزۆن دابنیشێ و فیلم ببینێ بۆ ئەو فیلمی فیکشن زۆر زیاترە. بەڵام ئێمە چی وامان لێ دەکا و مەبەست چییە لەوەی کە ئێمە خەریکی ئەم کارین کە هەم لە تەمەن و هەم لە هێز و هەم لە ڕووی مادیشۆ قەرەبووی چ ناکاتەوە خەریک دەبێت. ئەڵبەتە من باسی فیلمسازی دەکەم وەکو هونەر، بەڵگە فیلمسازی وەکو هونەر، نەک بەڵگە فیلمسازی کە دەکرێت وەکو پیشەیەک بێ لە بواری جۆرا و جۆری پیشەسازی یان لە تەلەڤیزۆن یان لە شوێنی تردا بتوانێت ببێتە سەرچاوی معیشەت و ژیان و خۆ بەخێوکردنیش. بەگشتی ناوی دانیشتنەکەمان و گفتوگۆکەمان بەڵگە فیلمە لە نێوان سینەما و تەلەڤیزۆن. لێرەدا ئەمە باسی گرسۆمان کرد کە باس دەکا بەڵگە فیلم داڕشتن یان داڕشتنەوەی داهێنەرانەی واقعە ئەو مەسئولێتێکی زۆر زۆر گەورەی خستۆتە سەر شانی ئێمە کە ئێمە بە چ شێوەیەک ئەو داڕشتنەوە دەکەین. ئەوەی کە لە بەڵگە فیلمی تەلەڤیزۆنیدا ئێمە دەیبینین و باویشە ساز دەکرێت بۆی کە بینەر لە سەروی دەنگ و باسی ڕۆژانە نزیکتر بکاتەوە لە ڕووداوەکان کە لەم ڕۆژانەدا باون و ڕوودەدەن. هەموو جارە من بە دۆستانی فیلمسازە تەلەڤیزۆن دەڵێم کە کاری ئێمەی سینەماکاری بەڵگە فیلمساز کاتێک دەست پێ دەکا کە پەیامنێرەکان راپۆرتەکانی خۆیان ئامادە کردووە، لایڤەکانی خۆیان ئەنجام داوە و دەگەڕێنەوە تەلەڤیزۆن، ئەو کات کاری ئێمە ئەوەیە کە بێن قوڵبوونەوە بکەین لەو ڕووداوانە. ئەو قوڵبوونەوەش کاتی دەوێت، زەمەنی دەوێت، جاری وا هەیە ممکنە بە چەند ساڵ تۆ خەریک بی. بۆیە لە فیلمسازی بڵێن سینەمای بەڵگەیی بەڵگەنامەیی یان بەڵگە فیلمی سینەمایی ئەوەی کە کەرەسەی سەرەکی داڕشتن یان داڕشتنەوەی ئەو واقعەیە زمانی وتنە یان پیشاندانە فۆرمێکی سینەمایی هەیە، فۆرمێکی هونەریانەتر هەیە لەوەی کە لە تەلەڤیزۆندا ئێمە دەبینین. ئەسڵەن ئەرکی بەڵگە فیلمسازی تەلەڤیزۆنیش ئەوە نییە ئەوە فیلمەکە بە مەرامێکی تر دروستەکە، زیاتر گەیاندنی زانیاریە، زیاتر نزیکردنەوەی بینەرە بە شێوەیەکی هەنگاوێک دوو هەنگاو نزیکتر دەبێتەوە لە دەنگ و باس لە نەشرەکانی دەنگ و باس بڵاوکراوەکانی دەنگ و باس لە ڕووداوەکان و ئەوەیە کە ئەوانیش تایبەتمەندی خوان هەیە و یەک لە زۆڕاتی ڕۆژانەی ئێمەن کە ئێمە بتوانین لە ماوەیەکی کورتدا بتوانین بەهۆیان بەڵگە فیلمە تەلەڤیزۆنیانەدا لە ناخی ڕووداوەکان زیاتر بینەوە. بەڵام سینەمای بەڵگەنامەیی یان بەڵگە فیلمی سینەمایی بە شێوەیە قوڵ دەبێتەوە کە بینەر لە گوێگرەوە لە بینەرەوە دەکات بە کەسێک کە حزوری هەیە لە ڕووداوەکان. ئەو ڕووداوەی کە من باسی دەکەم وەکو سینەماکارێک، تۆی بینەر یان ئێوەی بینەر هەستی حزورتان پێدا، ئێوە دێنە ناو ناخی ڕووداوەکان، نزیک دەبنەوە و خۆتان. لێرە من پرسیارێکم لا دروست بوو کاک زاوی ئەگەر بەخشی بەو بچڕم. ئەو وەکو تۆ باسی تەلەڤیزۆن و ئەزمونێکی خۆت کرد لەو جیە کاتێکە کامیرە ڕابەرەکان
کە ئەوانەی کە ڕۆژانە گرتویانەوە هێنە ناو تەلەڤزۆنەوە. اینجا لەوێەوە ئیشەکەی ئێوە دەست پێەکە، ئیشی ئەو کەسەی کە خەریکی وەکو بەڵگە فیلم ئیشەکە یان وەکو ڕاگەیاندن ئیشەکە، ئیتر چۆن دەست بۆ ئەو گرتوانە ئەبینێتەوەوانەی کە گیراون و هێنراوە فیلمە گرتوانی کاڵێمەوە مەقسەدم فوتج بە کوردی گرتووی پێڵێم. من وای پێڵم حەزەکەم ناوە کوردیەکان لێرەوە بەکار بێنم، حەقم بەسەرەوە نیە لەسەر هەوار لەسەر سێت چی ئەڵێن، بەڵام لێرە من ئەمەیە بیڵێم چووکەم پێگەیەکی ئەدەبی و زمانەوانی و پەروەردەیە. لێرە پرسیارەکەمەوەیە ئەو فوتجانەی ئەو ڤیددیوانی کە بۆ تێنن ئەتوانرێ دوو بەڵگە فیلمی تێڕوانینی جیاوازی لێ دروستکرێ، دوو یاسێ؟ بەڵێ بە ئەندازەی ڕێژەی دەرهێنەران یان مۆنتێرەکان دەکرێت فیلمی جۆراجۆری لە دروستکرێت. واقع لە هەر چکە فیلم بەڕاستی ڕوانگەیە، من لەسەر ڕووداوێک کار دەکەم ڕوانگەی خۆم پیشاندەم، یان لەو زاویە کە تەسویرم کردو یان لە زاویە کە دەیبینم من باسی ئەو واقع دەکەم، بەڵام کەسێکی تر لە زاویەکی تر سەیری دەکا واقعەکی تر دەبینێ. ئێمە بۆیە واقع شتێکی سابت نییە لە سینەمای لە بەڵگە فیلمدا. ئێمە هەر یەکە ڕوانگەی خۆمانەیە، 5 دەرهێنەر دەتوانن لەسەر یەک ڕوودا و 5 فیلم جیاواز دروستکەن کە هەرێکی شتێک بڵێ، بەڵام ئەوەی کە نەگۆڕە ئەو حەقیقەتەیە کە لە سروشدا هەیە، لە ژێرە و ڕووداوانەدا هەیە، هۆی ئەم ڕووداوانە چین، ئەوە مەفهومێکی نەگۆڕە، بەڵام واقع مەفهومەکە کە بە گوێرەی زاویەی تۆ ڕوانگەی تۆ یان زاویەی کامێرەکەت دەتوانێت فەرق بکە. ئێمە هەرێک لە ئێمە هەوڵ دەدا، ئەلبەتە باسی سینەمای بەڵگە فیلمی سینەمایی دەکەم، هەوڵ دەدا کە بەهۆی ئەو واقعە بگاتە حقیقەتێک کە ئەو حقیقەتە بۆ هەمومان نەگۆڕە. کاتێک نیوتۆن هێزی زەوی، هێزی ڕاکێشانی زەوی کەشف کرد، مرۆڤایەتی بۆ یەکەم جار زانی کە شتێک هەیە بە ناوی ئەو هێزە، بەڵام لە واقعدا لە حقیقەتدا ئەو هێزە هەبووە، هەر لە سەرەتای دروستبوونی زەوی، لە سەرەتای دروستبوونی کائینات ئەم هێزە هەبووە، بەڵام نیوتۆن لە کاتێک کەشفی دەکا و ئێوە دەبێتە واقعە کە ئێمە ئاشنا دەبین پەیدا. جا بۆیە ڕوانگەی جیاوازی دەرهێنەری جیاواز فیلمی جیاواز دروست دەکا و ممکنە واقعی جیاوازیش پیشان بدا، بەڵام ئەو دەرهێنەرێکی داهێنەرە دەرهێنەرێکی ڕاستگۆیە کە فیلمەکەی لە دوا ڕۆژدا کەشف بێ کە زیاتر لەوانتر نزیک بۆ تۆ لەو حقیقەتێک کە مەفهومێکی نەگۆڕە لە ڕووی فەلسەفیشەوە، لە ڕووی بویر و بڕواشەوە. ئێمە هەمومان دەزانین کۆمەڵە شت هەیە کە بە حەزی من و تۆیان ڕوانگەی من و تۆ ناگۆڕدرێ، بەڵام دەتوانین واقع بگۆڕین لە جێڕانەوەی، لە پیشاندانی، لە مۆنتاژکردنی. تۆ تا سێری مەسەلەن لە ستۆپ مۆشن لە دنیای دروستکردنی فیلمی ئەنیمەیشن ستۆپ مۆشن، تۆ ماکێتی خانووەکان دروست دەکەی، تۆ ماکێتی مرۆڤەکان دروست دەکەی یان تۆ بێلەکان زۆر بچووکن، بەڵام کامیرە وا دێتە پێش وەوا ڕووناکی لێدن وەوا دەیجوولێنن کە تۆ هەز دەکەی ئەمە ئەندازەی واقعی و ڕاستەقینەی خۆیەتی ئەوەی کە ئێمە لە ژیاندا دەبینین. لە کاتێکە واقعی ناو دنیای فیلمی ئەنیمەیشن ستۆپ مۆشن تەنانە ماکێتن، ئەوانە ممکنە 1/50 یان 1/20 حەجمی ئەو ئۆتۆمۆبیلانە بن یان ئەو خانوانە بن کە ئێمە تیاندا دەژین و ڕۆژان دەیان بینین. جا بۆیە واقع لە پێش کامیرە تۆ بۆ نمونەیەکی تۆ دیوارێکی ڕەش تەسویرکە، زوم کەسە دیوارێکی ڕەش لە تۆ ئەم دیوارە پیشانی خەڵک بدە، کەس نازانێ ئەمە دیوارە، بەڵام لە واقعدا ئەمە دیوارە. بۆیە کامیرە توانای ئەوەی هەیە کە واقع بگۆڕێ و زۆر جار ئێستا بەداخەوە ئەگەر جاران سینەمای بەڵگەی یان بەڵگە فیلمی سینەمایی کەرەسەیەک و بۆ گەڕان بە دوای ڕاستیەکاندا زۆر جار ممکنە ئێستا کەرەسەیەک بێ بۆ شێواندنی واقع، بۆ شێواندنی ڕاستیەکان لە ڕوانگەی ئەم و ئەو بارحال بە پێوە مەسلحەتانێک کە بەرژەوەندیانێک ئەو کەسانە هەیەە. باسی وەت کرد کە وەکو مێژوو پێویستمان بۆیە کە سینەمای بەڵگە فیلممان هەبێ، سینەمای بەڵگەنامەییمان هەبێ یان هونەرمان هەبێ بۆی کە مێژوو
بنووسینەوە ئەمە زۆر ڕاستە و تەنانەت ئەو مێژووە بنووسینەوە کە واقعی ئێمە پیشان دەدا و ڕاستیەکاندا لەسەر ڕاستیەکان لەسەر ئێمە دەنا ئەو واقعانن کە خۆمان پیشان دێن ڕاستیەکانی ئێمە یان حقیقەتی ئێمە قەت کەس هەولی بۆ نادا کەشفیکە لە ئەو فیلمانی کە دەیکەن لەسەر ئێمە یان بە تەنیشت ئێمەدا تێپەڕ دەبن ئەمە ئێستا تایبەتمەندی سینەما و بەڵگە فیلم بەڕاستی ضرورەتێکی زۆر گەورەی مێژوویە نەتەوەییە کە تۆ لەم شەڕە گەورەیەدا کە بەهۆی تەکنۆلۆژیایەکی بەردەست هەیە و ئاراستە دەکرێت بتوانی واقعی خۆت پیشان بدەیت و لە هەمان کاتدا بە دوای و ڕاستیدا بگەڕێی کە لە بەرژەوەندی تۆدا ئەم ڕاستیانە دەرکەون چونکە لە زۆربەی کاتەکان تۆ مەزلومی تۆ هێزە کاتوە شتێکی سەپاندووە بەسە تۆ واقعایەکی بۆ دروست کردووی کە لە کاتێکدا نابێ ئەمە ئەو واقع بێ کە بۆ تۆ دەبێت دروست بکرێت لەلایەن سروشتەوە لەلایەن جیهانەوە لەلایەن هەر شتێک کە تۆ باسی دەکەی بۆیە ئێستا بەڵگە فیلم وەکو هونەر وەکو سینەما دەتوانێت بەشێک بێ لەو شەڕێکە دەوروبەر لەگەڵ ئێمە دەیکەن و تو بتوانی بەرپەرچام بدەیەوە ئەو ڕووداوانێک کە ئێستا هەیە بەسەری بە عەرەبکردنی خاکەکانمان داژیکردی خاکەکانمان دەستێوەردانی ناو ژیانی ئێمە ئەوەی کە ئێستامە لە کوردستان لە هەر چوار پارچە تێدا دەژین بەڕاستی نمونەیەکی باشە بۆ ئێمە چەند پێویستمان بەوەیە کە واقع لە ڕوانگەی خۆمان پیشان بدەین کێشەی ئێمە نەبوونی چەک نییە کێشەی ئێمە نەبوونی ئەو کەرسە هونەریانن کە ژیان لە ڕوانگەی ئێمە پیشانی خەڵک دەدا ئێمە ئەگەر بڵین دەستگایەک هەبێ لە دنیا کە لە جاتی نوێنەر ڕوانگەکان دادەنیشن ئێمە نوێنەرەکمان نابێت کە بتوانێت لەوێ ڕوانگەی کورد بخاتە سەر پەردە و بڵێ ئێمە وا دنیا دەبین وا بیر دەکەینەوە و ڕێگای گەیشتن بە ڕاستیەکاندا بەو شێوەیە ئێمە پیشاندن ئێمە بەڕاستی لەم مەسەلەیەشدا زۆر دواکەوتوین زۆر هەژارین و پێم وایە کە قسەکردن لەسەر ئەم شتانە هیچ شتێکی نوێ نییە بەڵام ئەوەی کە من دێڵێم دووبارەکردنەوەی ئەم ڕاستیانەیە کە بەڵگە فیلم سینەما بەگشتی و هونەر بەگشتی ئەدەب بەگشتی نوێنەری ئێمە لەو شەڕە گەورەیە کە شەڕی جیهانیە شەڕێکی لەسەرتاوە هەبووە هەتاش هەردەمێنێ و ئێمە بەداخەوە لەم شەڕە گەورەدا سوپای خۆمان نەبووە سوپایە کە بە زمانی هونەر بە زمانی سینەما بە زمانی ئەدەب بتوانێت دیفاع لەو ڕاستیانە بکە کە بە قازانجی ئێمەن کەشف بن بەڵام من لێرە کە گەزاوی بۆ چوونێکم هەیە تا ڕادێک لەوەیە لە یەک شتێکە لەگەڵ تا جیابم ئێمە ساڵانی پێشوو کاتی خۆی ئەوە نیە کە نووسین بۆ مێژوو بووە و پەیامنێری ڕۆژنامەکان هەبووە گەلێ جار ئەوە نیە ئەڵێن تعتیمی ئەعلامی با بڵێن داخستنی هەواڵەکان یان شاردنەوەی هەواڵەکان بە دروستی نەئەگەشتن چونکە بۆ ڕۆژنامە بووە و تەلەڤزۆن نەبووە یان کە تا کاتی رادیۆش گەلێ جار زمانی من و تۆ بیرمانە ئەیانود رادیۆی مۆنتی کارلۆ دوور لە ڕێەوە شتەکانی ڕاست نین بۆ لە بەرژەوەندی و دەسەڵاتە قسەیە کرد یان با بڵێن دوایی تەلەڤزۆنیش کە هات لە بەرەوەی کەناڵە تەلەڤزۆنیەکان سەر بە دەوڵەت بوون هەر هەمویان هەمان کێشەیانە بوو زۆر جار شتەکانیان نەئەگەیان بە دروستی ئیلا بواە وڵاتە وڵاتێک لە بەرژەوەندی ئەوە نەبووە اینجا ئیگەیان بەڵام تۆ سێرکە کۆڕەوەکە لەوەیە ویستی بێتیان بە هەمان شێوە شاردنەوەی ڕاستیەکە ئیشی لەسەرکەن بەڵام کۆڕەوەکە سێرەکەی کۆمەڵە تەلەڤزۆنی جیانی ئیشیان لەسەری کرد گەورەیان کردەوە یان با بڵێن کۆبانی هەر بە ئاشکرا دیار بوو یعنی ئەیانویست چاوبەستەمان بکەن هەموو دنیا چاوبەستکەن بەڵام تۆ سێرکە فەیسبوک و سۆشیال میدیا ڕۆڵێکی گەورەی بینی و خەڵکانی بەسیط سادە کە ئەو بۆکو بەڕێستان باسی کرد بە مۆبایلەکەیان بە هەر لە ڕێی فەیسبوکەوە کە و ڤیددیوانیان بڵاو کردەوە هەموو دنیایان شەرمەزار کرد هێنایان نەسەر خەت تەنانەت دەوڵەتە گەورەکانی کە لە پشتەوە لە پشتی داعش بوون وایان لێ هاسەریان کرد لە سەریانەکەوێ میلەتەکەیان لیان ڕاپەڕێ ڕویان وەرگێڕە ئەمەیان مەبەستم لە مێژووە ئێستا ئەمڕۆ
سۆشیال میدیا و دەستی خەڵک ئەو تەلەفۆنەی دەستی خەڵک ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە بنیاتنانی بەڵگە فیلمی ئەمڕۆیە وەکو جاران نییە شاردنەوە بێ و بە ئارەزوی هەرچەنێ ئیشی لەسەرەکەن ئیژری لەسەرەکەن یانیەوەی تورکیا ئەیڵێ زۆر جیاوازە لەگەڵەوەی ئێمایڵێن ئەوەی ئێرانەیڵێ زۆر جیاوازە تۆ ئێستا سێرکە لەسەر بڕیارێک بۆچوونی زۆر جیاوازەیە ئەوەتانێ لە ئۆکرانیا رووسیا و با بڵێن ئۆکرانی بۆچوونی زۆر جیاوازێ ئێستا لە غەزە فەڵەستینیەکان و لایەنە ئیسلامیەکان و عەرەبیەکان بۆچوونیان زۆر جیاوازە لەگەڵ ئیسرائیل و ئەوانی تر ئەمە لێرە هەنێ شت هەیە بەرکەوتەمانە بێ بۆ بابەتە مێژوویەکان پێت وایە ئەم ڕۆڵە چۆنە لەم ڕۆیە بۆ بەڵگە فیلم بۆ بەتایبەت بواری مێژووی بۆ داهاتووی زەمن بەڵێ من لە قسەکانی جەنابەت هەمان بۆچوونەکانی خۆم بینی احتمالە لە جۆرە بەسەن لە هەڵبژاردننی وشەکان ئێمە تۆزێک فەرمان ببێ من هەمان ڕێی تۆم هەیە بەڵام لە بیر مەکە ئەوەی کە ئێمە دەیبینین ڕۆژانە ئەوەی کە بڵێن کۆڕەوەکەت بە نمونەهێنا یان هەڵەبجە بە نموە بینین ڕاستە کامیرەی دەرەکی هات و کۆمەڵک شتی پیشاندا و کاردانەوەی لێکەوتەوە ئەوانە هەموو قسەی ڕاستن بەڵام ئەمە واقعێک بوو کە و کات ڕوویدا بەڵام ڕاستیەکانی پشت ئەم واقعات چییە ڕاستیەکانی پشت کۆڕەو چییە ڕاستیەکانی پشت هەڵەبجە چییە ئێستامە دەبینین فیلم دروست دەکرێت بەم دۆم دوایانەش فیلم دروست کراوە لەسەر هەندێک ڕووداوی مێژووی کورد بەڵام باشکرا دیارە کە کەسانێک واقعەکە بە جۆرێک بەکاردێنن کە ڕاستیەکان بشارنەوە باسی من لەوەدانە کە کامیرای ئەم ڕۆژنامەنووسی ئەو ڕۆژنامەنووس بێشک ئێمە لە ژیانی سیاسی خۆمان لە ژیانی بڵێن مێژووی خۆمان قەرزداری زۆر کەسانین کە خزمەتی دۆزیێمان کردو بەڵام لە حاڵەتی تەواریک ئاگرێک دەکوژێتەوە ئاگرێک هەڵ دەبێ ماڵی کەسێک دەسووتێ ئاگر کوژێنەوە دی ئاورەکەت بە دەکوژێنێتەوە لە باشترین حاڵە سەرکەوتووە بەڵام دوایە چۆن تۆخماڵەکەی خۆت بنیاد دەنێەوە و چۆن کەشف دەکەی کە لە پشت ئەم ئاوگرە چێ هەبووە چ هۆیەکە بۆ ماڵی تۆ سووتاندەوە و نا یارمەتی تۆ بدەمەوەی تر کاری خۆتە ئەوەی کەم باسەکەی نەمەیە چی وای کرد کە کۆڕە ڕوو بدە چی وای کرد هەڵەبجە ڕوو بدە چی وای کرد کە ئەمفار ڕوو بدە کەس نایە بۆ ئێمە شتانە بکە بەڵێ وەکو ڕووداوێکی مێژوونی باسی دەکەن و ئەرشیفەکانیش هەن و احتمالاً جاروبار بە بۆنەی ساڕۆژی و ڕووداوەکان هەندێک جار باسی لەوە بکرێ بەڵام چێ دێ بۆ ئێمە باسی واقعی پشت شەڕی داعش بکە لەگەڵ کورد ئەو کارەساتێ بەسەر ئێزیدە ئەو کۆمەڵکوژێ بەسەر ئێزیدەکان داهات کەس نایە بۆ ئێمە تەحلیلکە تەلەڤیزیۆنەکان دێن بەڵێ ئەمە خەبەرێکی گەرمە ئەمە ڕووداوێکی زۆر گرنگە و هەموو تەلەڤیزیۆنێک هەوڵ دەدا چی خۆمان چ بیانی هەوڵدا کە زۆرترین بینە ڕابکێشێ و ئەو کامیرەیە لە خزمەت ئەم ئەجندایە کە دەبێت زۆرترین بینە دابنیشە تەماشای ئەم شاشیان شاشەکەی تر بکە یان لە سۆشیال میدیا لایک و ڤیوی ئەمە ئاویتر زیاتر بێ بەڵام کاری چێە بێ بە دوای ئەو ڕاستیە بگەڕێکە بووە هۆی ڕوودانی ئەم ڕووداوە ئەمە کاری هونەرمەندە کاری نووسەرە کاری مفەکرە بڵێ کەواتە ئێمە ئەتوانین بڵین خامەکە ڕاستیەکە ئەگیرێ کامیرە ئەیگرێ هێنێ بەڵام دوژمنێک دێت بۆ خۆی هەر ئەو خامە ئەگۆڕێ بۆ بەرژەوەندی خۆی بەڵام خەڵکانێکی کەش دێنەوانەی کە بەرگری لە خۆیانەکەن داکۆکی لە خۆیانەکەن ئەمانش ڕاستیەکان دەرەخەن و لێرە بۆ چوونەکەی ئەوەی بەوەی بەڕێستانە کامیان هەر یەکەیان بەلای خۆیان ڕایەکێشێت ئەتوانین بڵێن کرۆپی شەکرێت گەلێ جار کرۆپی شەکرێ ئەبڕێ ئەوە نییە دەستکاری شەکرێ هەنیە جێگەی بۆی ئەوە بێکەمە بەستی خۆیان نەگات قسەکە لەسەرەوەی ڕێکەوەی تۆ باسی کرد من بۆ بەستمەوە بووکە ئەو فۆتێجانەی کە جەنابەت باست کرد و لەسەر تۆیە لەسەر کارەسات و نەهامەتەکانی تۆیە دێ بە شێوەیەک مۆنتاژ دەکرێت بە شێوەیەک بەکاردێکە خزمەتی داهاتووی تۆ ناکە و تۆ بە جۆرێک پیشان دەدا وەکەوەی شایستەی ئەوە بیکەوات بەسەر بێ ئەمە واقعی ئێمەیە فیلمساز بەڵگە فیلمسازی کورد کەسێکە کە نیگەهبانی
ئەم پرۆسەیە و هەوڵ دەدا لە ڕوانگەوەی کە خۆی کووردە، لە ڕوانگەوەی کە دڵسۆزی قەزەکە لە ناوەوە کە خۆی قوربانی کێشەکانە و هەڵوێستی هەیە و بەلایەوە گرنگە دێ هەوڵ دەدا کە ئەم شتانە بە شێوەیەک باز بکە کە لە واقع و لە ڕاستیدا نزیکترە. ئەنی ئەو حەقیقەتەی کە ئێمە بە دوای داین لە بەڵگە فیلمدا، بەڵگە فیلمی سینەماییدا، ڕێگە و شتێک ئێمە دەبێت پیشانی خەڵکی بدەین و ئێمە تا ئەم کەرەسەمان لە دەستدا نەبێ کەسانی تر لە جاتی ئێمە دێن مێژوو ئێمە دەنووسین. خۆی مێژوو تۆ سێری مەسەلەن ئەو وڵاتی جەنابل لێ دەژی، تۆ زۆر جار هەیە بە تایبەت ئەو کاتانێک کە ڕادیۆ نەبوو، تەلەڤیزیۆن نەبوو، سینەما نەبوو و ڕۆژنامەش نەدەگەیشتە زۆر شوێن، و تۆ بتەوێ لەو قۆناغەی فڵان ناوچەی ئەمریکا یان بریتانیا یان فەڕەنسا شت بزانی و واقعی و ژیانی ئەو کاتی ئەو خەڵکە بزانی، دێ ڕۆمانەکانیان دەخوێنیەوە، دێ تابلۆکانیان دەبینی و یان پەیکەرەکانیان دەبینی کە نەحاتەکان دروستیان کردووە. بەشێکی ئەرکی هونەر لەوەدا بووە کە مێژوویەکی پەرەڵێ دەنووسێتەوە کە هاوکار لەگەڵەوەی مێژوونووسان مێژوونەسانی پرۆفشنال کاریان نووسینەوەی مێژوو بۆ جێڕانەوە شتەکان بۆ هونەرمەند هاتووە لە دەنیشت ئەودا چی کردو ئەوەی مێژوەکەی تۆمار کردو. بەڵام فەرقی ئەو مێژوەی کە هونەرمەند تۆماری دەکات لەگەڵ ئەو مێژوەی کە مێژوونووسێک تۆماری دەکات چین؟ عادەتەن ئەو مێژوەی کە مێژوونووس دەینووسێ لەسەر ئەو کەسانن یان لەسەر ئەو ڕووداوە گەورانن کە دەستیان هەبووە لە خوڵقاندنی ئەو مۆزوعانە، فلان پاشا، فلان ڕئیس جمهور یان فلان کەسایەتی گرنگ، فلان سەردار و فەرماندەی فلان جێیش هاتووە ئەوە داگیر کردو، ئەوەی کردوێن، ئەوەی گۆڕیوە. بۆیە مێژووی نووسراو لەلایەن مێژوو نووسان باس لە ڕووداوە گەورەکان دەکا، لە دەوری کەسە گەورەکان دەکۆڵێتەوە. بەڵام لە هونەردا، لە ئەدەبدا بە تایبەت پاش دەرکەوتنی ئیمپرسیۆنیزم ئێمە دەبینین کە هونەر مێژووی دەجێڕێتەوە کە قارەمانەکانیان خەڵکانی لە ڕووی پێگە بچووکن، نەک وەکو مرۆڤ، وەکو پێگە، کەسانێکی سەرجادەن، کەسانێکی لێ قەوماون، کەسانێکن دەکەونە حەبس لەسەر تەکنان. ڤیکتۆر هۆ قسەیەکی جوانی هەیە، مەسەڵەن دەڵێ لەسەر ملات تەکنان من 15 ساڵ گیرام و لێ 15 ساڵ نانی بە خۆڕاییان دامێ. ئەو واقعەیە کە ئەو مێژوەیە کە هونەرمەند یان نووسەر ئەدیب مەبەستمە دێ مێژوەکەی تۆمار دەکات. مێژووی ئەو مێژوی هونەر باسی دەکات، مێژووەکە کە لە خەڵک نزیکترە. بۆیە تۆ لە ئەسڵان مرۆڤ کەرەسەی سەرەکی ئەدەبیات و کەرەسەی سەرەکی بە تایبەت بەڵگە فیلمە. بەڵگە فیلم کە لە ڕووی سینەمایی بوونی خۆی و یان تەلەڤیزیۆنی بوونی خۆی فەرقی سەرەکیان ئەوەیە کە بەڵگە فیلمی تەلەڤیزیۆنی دێ لەسەر ڕووداوەکان دەپێشتەوە و ئەو کەسانی پسپۆڕن قسەی لەسەر دەکەن، ئەو کەسانی کە لەوێ بوونە قسەی لەسەر دەکەن. بەڵام بەڵگە فیلمی سینەمایی دێک لە مرۆڤەکان دەپرسێت چی ڕوویدا و هەوڵدا بچێتە ناخی مرۆڤەکان. تەنیا وشە کافی نییە لەوەی کە بزانێت چی ڕوویدا، دەبێت بزانێت کە کاریگەری ئەو شتێک کە ڕوویداوە لەسەر ناخی ئەو ئینسانە چیە، مرۆڤە چیە، لەسەر وجدانی ئەو مرۆڤە چیە، لەسەر هزری ئەو مرۆڤە چیە. بۆیە کامێرەی فیلمسازی سینەما، بەڵگە فیلمسازی سینەمایی وەکو ئامێرانی پزیشکیە کە دەچێتە ناخی مرۆڤ و شتەکان لەوێ وێنە دەگرێت. بەڵام کامێرەی بەڵگە فیلمسازی تەلەڤیزیۆنی ئەوەیە کە ڕووداوەکان پیشاندا، پەیوەندی نێوان کاراکتەرەکان کە بوونەتە هۆی ڕوودانی ئەم شتە پیشاندا و چی ڕوویدا، لە شوێ ڕوویدا، کەی ڕوویدا. ئەمە ئەو پرسیارانەیە کە تەلەڤیزیۆن جواب بداتەوە، بۆیە کە بینەرێک سەیری تەلەڤیزیۆن دەکات تینووی وەڵامی ئەم پرسیارانەیە. بەڵام بینەری بەڵگە فیلمێکی سینەمایی تینووی ئەوەیە دەزانم چی ڕوویداوە، بەڵام دەمێ بزانم ئەم مرۆڤانە دوای ئەم شتە هزریان چۆن گۆڕا، چۆن کاریگەری لەسەر عەتف و ڕۆحی ئەو مرۆڤانە کرد و چی لەو مرۆڤە دەکا کە بەم شێوە ئێستا ڕەفتار بکە کە دەیکا. ئەمە جیاوازی بەڵگە فیلمی سینەمایە لەگە بەڵگە فیلمی تەلەڤیزیۆنی.
کۆمەڵک کەواتە ئێمە بە شتێک بڵین کاک زاویجان، یعنی ئەو فلیم سازانەی ئێمە ئەبێ زۆر بەوریایی ئیش لەسەرەوە بکەن کاتێک کە فیلمێکی بەڵگە فیلمێک دروستەکەن بۆ فیستڤالەکان و بۆ سەر ڕووبین شاشەی سینەما ئەبێ ئاگیان لێ بێت زۆر جیاوازترە لەگەڵەوەی کە بۆ تەلەڤزۆنێکن تێکەڵی بەڵێ ئەو دوو شێوەی جۆراوجۆری داڕشتنە بەڵێ ئەمە دووشتی زۆر جیاوازە هەردووکیان گرنگی خۆیان هەیە کەسەکەیە بەڵام دەبینی بەڵگە فیلمسازێکی سینەمایی زۆر سەرکەوتوو لە سازکردنی بەڵگە فیلمسازێکی تەلەڤیزۆنی کە بینە ڕابکێشە ناتوانێت سەرکەوتوو بێ بە هەمان شێوە بەڵگە فیلمسازێکی تەلەڤیزۆنی احتمالە بە جۆرێکی تر بیاوێت چوڕەکە بژێڕێتەوە کە لە ڕوانگەی بینەری فیلمی بەڵگە فیلمی هوەری زۆر جێگای سەرنج و دڵخۆشی نەبێ بۆیە ئەوە دوو تایبەتمەندی جیاوازن دوو کار و دوو پیشەی جیاوازن و هەرەکەی لە شوێنی خۆی بە هەمان ئەندازە گرنگی خۆی هەیە ئێمە لە تەلەڤیزۆنەکاندا بە تایبەت ئەو فیلمانی لەسەر سروش دروست دەکرێت لەسەر ئاژەڵ لەسەر جوغرافیا و گەشت و گوزار و خواردن و کۆمەڵێک شتی تر ئەوانە ئەو فیلمانن کە تێگەیشتنی ئێمە لە جیهان و لە دەوروبەر و لە ژیان تێر دەکەن و دەوڵەمەند دەکەن ئەوانش گرنگی خوان هەیە بەڵام من وەکو فیلمسازێکە زیاتر کاری بڵین بەڵگە فیلمی هوەری یان سینەمایم کردووە لە ڕوانگەی خۆمە باسی بەڵگە فیلم دەکەم لە بەڵگە فیلمی سینەمایی معاملەمان زیاتر لەگەڵ مرۆڤ و ناخیەتی لە بەڵگە فیلمی تەلەڤیزۆنی زیاتر کارمان بە ڕووداوەکان و ئەو شتانەیە کە بووە هۆی ڕوودانی قەزەکانەوە ئەو زانیارانە کە پێویستە ئێمە بزانین بۆیە تۆمارکردن بۆ سینەما بەڵگە فیلم بۆ سینەما هەر وەکو فیلمێکی درامی یان کێشمەیی یان نەر فیلمێکی کە ئەبێت تۆ فیلمسازە ئامادەیی خۆی هەبێت وەکو تەکنیکی سیناریۆ بۆی بنووسێتەوە بەس جیاوازیەکەی ئەم بەڵگە فیلمە ئەبێ سوود لە ڕووداوەکان وەرگری هەم ئەو کەسەی کە مۆنتاژەکات چنینیەکات ئەبێ ئەویش بە هەمان شێوە ئیش لەسەرەوە بکاوەکو کارێکی درامی بەڵێ خۆی سەرکەوتن لە کاری بەڵگە فیلمسازی تێکەڵاویەکە لە خۆ ئامادەکردن و لەگەڵ هەڵکەوت ئەو شتێکە سەدفە ڕوودەداوە تۆ دەتوانی مامەڵەی لەگەڵ بکەیت ڕێکەوتی خۆی جات ئێمە هاتین ئێستا سەر ئەو کەرەسانەی کە بەڵگە فیلم دروست دەکەوەی کە جەنابەت باست کرد ڕێگای بۆ من کردەوە کەم بچمە سەر ناو بابەتێکی تری بەڵگە فیلمسازی ژەوەیە کە ئێمە باسمان کرد کە مرۆڤ کەرەسەی سەرەکی بەڵگە فیلمی سینەماییە مرۆڤ و دنیای دەرونی ئەو مرۆڤە کەرەسەی سەرەکیە تۆ بە کامیرە تەنیا دەتوانی بەڕواڵەت دەموچاو ڕەفتاری ئەو کەسە تۆمار بکەیت تۆ ناتوانانی بچەنەوە ناخی شێوازی کارکردنی تۆ چییە بۆی کە لە ڕەفتاری ئەم مرۆڤە تۆ بگەی بە ناخی ئەم مرۆڤە ئەو ناخی کە بە چاو نابیندرێ ئەمە چی وا دەکات کە فیلمساز بتوانێت بگات بەم ئەوەیە کە وەکو جیهازێکی رادیۆگرافی بتوانێت ناوی ناخی مرۆڤەکان ببینێ وەکو ئەشعەیەک پیشانمان بدا کە بڵێ ئەو هێزکە لەوێ ئەو ناخ ئەو هەیە ئەم کەسەوە زەڕبەی پێکەوتووە و کەسە بەدەست ئەمەوە دەناڵێنێ لە مناڵی تووشی کێشەیەک بووە کە ئێستا کۆمپلکسێکی نەفسی بۆ دروست کردو ئەوانە چینەوە شتانە ئەو شێوازانەی کە فیلمسازی سینەماکار دێ بەڵگە فیلمسازی سینەماکار دێ بەکاری دێنی بەوەی کە بتوانێت لە ناخی مرۆڤدا نزیک بێتەوە ئەمە چین گرنگترین شت سەبر و تەحەمل و دام بە خۆداگرتنە لە پرۆسەیەکی درێژخایەن کە تۆ بتوانی مرۆڤەک لە قۆناغ و لە هەڵسوکەوت لە هەڵومەرجی جۆراوجۆردا بینی چونکە ڕەفتاری مرۆڤ لە هەڵومەرجی جۆراوجۆردا بە شێوەی جۆراوجۆر خۆی پیشان دەدا ئێمە کەسێک دەبینین لە فەزایەکی خۆشی ژوورێدا یان لە کافێتریایەک بە مۆسیقا بەهەرحاڵ ڕەفتارێکی تایبەتی هەیە هەمان مرۆڤ لەسەر جادە کە دەبینێ حادسەیەک ڕووداوێک ڕوودا
یان شتێک دەتەقێتەوە ممکنە ڕفتارێکی تر پیشان بدە. هەمان مرۆڤ احتمالاً لە ماڵکە لەگەڵ خێزانی تووشی کێشەیەک دێ ڕفتارێکی تر پیشان بدە. بۆیە وێناکردن و تۆمارکردنی ناخی مرۆڤێک لە ڕوانگەی بەڵگە فیلمسازیەوەیە کە تۆ دەبێت بەلایانی کام لە مەودایەکی زەمەنی چەند مانگە بەلایانی کەم تۆ بتوانانی لەگەڵ ئەم مرۆڤە پەیوەندی هەبێ و لەگەڵی بی وە بتوانانی ئەم مرۆڤە لە هەڵومەرجی جۆراوجۆردا ببینی. کۆکردنەوەی هەموو ئەو کاردانەوانەیە ئەو مرۆڤە بەنسبەت ئەو شتە جۆراوجۆرانی کە لە ژیانی خۆیدا دەبینێ وێنەیەکی تری ئەو مرۆڤە پیشانی ئێمەدا کە نزیکترە لە ناخی ڕاستەقینەوە مرۆڤە. بەڵام تۆ لە دانیشتنێکدا لە گفتوگویەکدا لە ئینترویوەکدا لەگەڵ مرۆڤەکە چەند قسە بکەی ممکنە ڕەهەندێک یان دوو ڕەهەندی ناخی مرۆڤ ئەو ناخی ئەم مرۆڤە تۆ پێی بگەیت. جا بۆیە بە ئاسپایی و بە هێواشی و بە سەبر و تەحملێکی درێژخایەنەوە تۆ بتانی لەگەڵ ئەو مرۆڤە کار بکەی لە هەڵومەرجی جۆراوجۆردا بیبینی تۆماری بکەی و کاردانەوەکانی ببینی. بەڵام بۆی کە تۆ بتانی ماوەیەکی درێژخایەن لەگەڵی بی دەبێت تۆ بڕوای ئەم مرۆڤە بۆ خۆت ڕاکێشی بڕوات پێ بکە. تۆ چۆن پەیوەندی خۆ لەگەڵ ئەم مرۆڤە بنیاد دەنێ کە ئامادە بێت 2 مانگ 3 مانگ. تەنانەت ئەو فیلمێکە من ئێستا خەریکی مۆنتاژی دەکەم 5 ساڵ و نیم من لەگەڵ 5 ساڵ و نیو لەگەڵ مرۆڤێک من ژیان و ژیانی ئەوم تۆمار کرد. 5 ساڵ و نیو ئەم مرۆڤە ژێر زوومی کامیرەی مندا بوو و ئێستا ئەم فیلمە با خەریکی مۆنتاژین. لەبەرەوەی کە مانگێک 2 مانگ ساڵێک 2 ساڵ 3 ساڵ بەشی ئەوەی نەکرد کە من بگەم ئەو ڕشتانێک کە پێویست بوو لەم فیلمەدا من کەشیان بکەم. بۆیە داڕشتنی شێوازی پەیوەندی تۆ لەگەڵ کارکتەرەکان لەگەڵ ئەو کەسانێک کە تۆ فیلمیان لەگەڵ دەکەی بۆی بڕوات پێ بکەن و ڕێگات پێ بدەن کە تۆ خۆت و کامیرە و ستافەکەت لە دەوروبەری بی لە ماڵی بی لە مەتبەخەکەی بی. تەنانەت زۆر جار هەیە من وێنەم ژووری خۆم وێنەگرتووە کەسەکە نووسووە بەڵام کامیرە من لێ بووە خۆم لێ ئەو نووسووە ئەوەندە بڕوای بە من بووە کە شەوکە لێ بوومە خەوتووە و من توانیمە وێنەی خەوتنەکەی تەنانەت بدرم. و ئەمە کەرەسەی تری هەیە و شێوازی کارکردنی تری هەیە کە تۆ هەوڵ بدەیت بە هیچ شێوەیەک لەم بڕوایە کە بە تۆ دەکرێت وەکو دەرهێنەر وەکو مؤلفی فیلمەکە سوی استفادە نەکەیت بە شێوەیەک ئەم پەیوەندیە بەکارنێنی کە ئەم ئینسانە لەگەڵ تۆدا نامرتابێ بە تایبەت کە نزیکت دەکاتەوە لە خۆی لە خانوادەکەی و لە ژیانی ڕۆژانەی خۆی ئەو ژیانی کە احتمالە لە حاڵەتی ئاساییدا کەس جگە لە خۆی کەسە هەرە نزیکانی تێیدا نەبن و نەیبینە بەڵام تۆ خۆت و کامیرەکەت لەوێ وە وێنەی تۆمار دەکەی ئەم شتانە. ئەمە شتێکی زۆر گرنگە کە ئێمە بتوانین بە شێوەیەک لەم کەسە نزیک بینەوە کە وردە وردە لە هەڵومەرجی جۆراوجۆر لە هەڵومەرجی زۆر زۆر شەخسی کە دەبینین حەنانە دوای لێدێ بۆ من ئەو شتانە ڕوویداوە لە ماوەی چەند ساڵ کە مەسەن لەگەڵ کەسێک بوومە و کارم لەسەر کردووە ئیتر کامیرە بۆ کامیرە قسەی نەدەکرد بۆ من قسەی دەکرد. زۆر جار هەیە کە لە من دەپرسن چۆن تۆ توانیت ئەو شتانە پێ بگەی و ئەو قسانە تۆمار بکەوەیە کە بەڕاستی پەیوەندی من و ئەو کەسانێک کە کارم لەسەرکردن گەیشتە ڕادێکە ئەوانی تر قسە بۆ من دەکەن پێویستیان بۆ قسە بۆ من بکەن نەک بۆ کامیرە وجودی نەبوو کامیرە ئیتر نەدەبیندراوە ئەو ستافەکەشم خۆشبەختانە و کەسانی کارم لەگەڵ کردن کەسانی زۆر پرۆفشناڵن و توانیویانە لە هەموو شوێنە وا خۆیان بنوێنن کە ئەسڵەن نەبیندرێن لەوێ وجودیان هەبێت تەواجودیان هەیە بەڵام نابیندرێن نامەرئین. ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە لە تایبەتمەندی فیلمسازیدا کە تۆ بتوانی کامیرەکەت وا لێ بکەی کە ئیتر کەرەکتەرەکان نەیبینن و ئەوەش بەو شێوەیە کە تەنانەت شکلی زۆر زۆر گرنگە من پێگەیشتم لە هیچ شوێنێک نەمخوێندێتەوە بەڵام خۆم لە ژیانی خۆمدا لە کاری فیلمساز پێگەشتم کە کامیرە وەکو تێراپیەکی لێدێ. جا من بۆ خۆم ناوم لێناوە بنێوی کامیرە تەراپی یعنی ئەو کەسێک کە تۆ کاری لەسەر دەکەی ئەوەندە هۆگری کامیرە و تۆ دەبێ کە بۆی ئارام بێتەوە پاش ئەو کارە ساتانەی ڕوویداوە بە تایبەت من زۆر لە کەمپەکان کارم کردو لەو کەسان لەگەڵ کەسان کارم کردو کە کارەساتی زۆر گەورە لە ژیانیان ڕواداوە وای لە هاتۆ کە لە ماوەی درێژخایاندا کامیرە بۆوان دەبێتە دەرمانێک بۆی کە هێور بنەوە وام بوونی من لەوێ وەکو کەسێک کە لەگەڵ ئەو کامیرا لەوێ یارمەتیاندا کە خۆیان سووکەنەوە و قسەکانیش تۆمار بکرێن.
و من دەزانم کە ئەو بڕایە کە بە منیان هەیە وا دەکات کە زۆر شت کە نابی بیڵێن دەیڵێن لە پرۆسەی مۆنتاژداوە بەتابەت کە مۆنتاژتەوە دەبێت هەمیشە فیلمەکانن کە ئامادەم کردوون یەکەم بینەر خودی ئەو کەسە بۆ کە فیلمەکان بەسەری کردووە بۆی بزانێت کە فیلمەکە چی تێدایەوە ئەگەر ڕازی نەبوو شتێک بڵاو بێتەوە ئێمە دەری دێنین تەنانەت دەگە فیلمەکە لاواز بکات لە فیلمەکە لەو حەجمە هونەری و یان چیرۆکە کە هەیەی سوکتری بکات بچووکی کاتەوە بەڵام بەلای منەوە گرنگە کە کاریگەری ئەم فیلمە لە دوای نیشاندانی لە سینەما لە تەلەڤیزیۆنیان لە فستیڤالەکان لەسەر ژیانی و کەسە چیەکە دڵی خۆی بۆ من کردوێتەوە و ڕێگایدا من و کامیرە و ستافەکەم ماوەیەکی درێژخایان لەگەڵی بن ئەو بڕواایەکە و هەی بۆ بە ئێمە نابێت سویستفادێ لێ بکرێت کە بەس تەنیا بۆی کە فیلمێکی باش یە جیاوازیان بەهێزم کردێت ئەجا لێرە شتێکی کە هەیە لە ناو قسەکان تا پرسیارێکی کەم لا دروست بوو چونکە ئەوەش هەر هەیە گەلێ جار با بڵێن کامیرە ڕابەری بەڵگە فیلم یان هەر ستافەکە گروپەکە کاچنە جەیەک ئەو جێ ڕێگەیان پێ نادات ڤیدۆ بگرن لەو کاتەیە جاران مایکرۆ کامیرە هەبوو کە هەر 8 ملیم بوو بەس مایکرۆ بوو ئەشارایەوە بۆی فیلمەکە هەر بگرن ئەی ئێستا مەسەلەن لەگەڵم کامیرانەی ئێستایە و ئەویانت پێ چۆنە و چۆن ئیشی لەسەر بکرێ کامیرەی شاراوە بێشک کۆمەڵک شت دوێنە دەگرێت کە ئەگەر کامیرە دیار بێ ئەم شتانە ڕوونادەن یان بەو شێوە ڕوونادەن کە تۆ بە کامیرەی شاراوە دەگرێت بەڵام لێرەدا کۆمەڵک مەسایلی ئەتیک و مۆرال ئەخلاقی دێتە گۆڕەکە تۆ وەکو کەسێکی فیلمساز تا چەند بۆت هەیە کەسێک کە بۆ تۆ ئیش دەکا قسە دەکا وتەکانی یان ڕەفتارەکەی بگوازی بۆ کەسانێکی تر بەهۆی ئەو کامیرە شاراوەیە کە تۆ پێتە و ئەو ئاگای لێ نییە من خۆم زۆر دژێوەم تەنانەت ئەوانەی کە لەگەڵ من کاریان کردو دەزانن کە من دەچم بۆ شوێنێک ماوەیەک ئەو ماوەیە چەندە نازانم بەڵام بارها ماوەیەکم پێویستە بەوەی کە من خۆم بناسێنم وەکو مرۆڤ نەک وەکو فیلمساز وەکو مرۆڤ خۆم بناسێنم کاوی زۆر گرنگە ئەو کەسە مامەلە لەگەڵ دەرهێنەر نەکات لەگەڵ مرۆڤ بکە و جاری وا بۆ من 2 مانگ ژیاوم لە دەوروبەری ئەو شوێنەی کە ئەو کەسێک کە من بەبەستم بۆ کاری لەسەر بکەم ڕۆژانە منی بینیوە یان ناوە بەناوە منی بینیوە پەیوەندیەک دروست بووە دوای ئەو پەیوەندیە ئیترواوە لەوای لە هاتۆ کە من ئیزنم خواستە گەر بکرێت کامیرەکە دەربێنم ئەمە مۆزوعەکە کە دەگەڕێتەوە سەر ستایل و شێوازی کارکردنی هەر مرۆڤێک و من خۆم شەخسەن زۆر بەلامەوە گرنگە کە ئەو کەسانە بزانن کە من خەریکی چی بۆیە کامیرەی شارەوە تا ئێستا لە بڵێن لە پرۆسی کاری مندا کامیرەی شاراوە قەت نەبووە بەڵام گەلێ جار وا پێویست دەکات یعنی با بڵین بەرامبەرەکەت ڕێگە نادات بەرامبەرەکەت کەسێک نییە با بڵین دەسەڵاتە هێزێکی لە پشتە بۆ نمونە کەیبەهار هەنێ فیلمی کردووە لەو فیلمانە ئەوەی کە من ئاگام لێ هەنێکی لەو کاتەیە کامیرەی VHS بە شاراوی بەکاریان هێناوە ئەمە کەیبەهار برادران لە بەریتانیا بۆ نمونە هەنێ لەو برادرانە هەر لێرە چاوپێکەوتن کرا کە لەوانە کاک سۆران سۆرانی نازان بەڵگە فیلم بوو یان فیلمی تر بوو لە تاوە کامیرەکەیان شاردبوو بۆی ئیشەکە بکەن ئەو کامیرەی شاراوەیە هەیە بەڵام من لەگەڵ تامەگە بەرامبەرەکەت کاتێککە ئەزانێت تۆ ئیشی بەڵگە فیلم لەسەرەوەکەی کاوە زانیەوەیە ئەبێ زۆر بە ئەمانەتەوە بە دەستپارێزیەوە بە دەستپاکیەوە لەگەڵ یا ئیشکەیت لەوایانە کامیرەی شاراوەی لەگەڵانێن مش لەو بۆ چوونە لەگەڵتان بەڵام لە هەنێ جێیان نا سێرەکەی بەڵێ پێشک من لەگەڵ تام من باسی کەسەکان دەکەم ژیانی شخصی کەسەکان کە تۆ کاریان لەسەر دەکەی بەڵام تۆ بتەوێت لەسەر سیستێمە کار بکەیت مەسەن کاری باش کراوە وازەم هەر کەیبەهار بوو کە فیلمێکی کردبوو لەسەر ڕێگای بە قاچاغبردنی مرۆڤەکان بە ئەوروپا یان کەسانی تر کاریوان لەو فیلمە زیاتر ئەوەی بەکارێ نابوو
ئەمە زەرورەتێکە ئەمەگە بەس بە کامێرە شاراوە دەکرێت بە هیچ جۆر کامێرێتر ناکرێت قاچاقچی یان پۆلیس یان کەسەکانی کە لە پرۆسەی ڕۆیشتنن بە قاچاق بێشک ڕێگە نادەن بەڵام تۆ دواتر بە هەر شێوەیەک بێ دەتوانی بەشێک لەو دەموچاوانە کە حەز نەکەن دەموچاویان دەرکەوێت تۆ بشاریەوە بەڵام ئەم جۆرە فیلمانە بڵێ بەس بە کامێرە شاراوە دەکرێن باسی بەڵێن مەفهومەکان و مۆزوعەکان دەکەم لە پرۆسی فیلمسازی شخصی خۆم وەکو تەجروبەی خۆم دەنا بێشک زۆر جار هەیە پێویستە کامێرەی شاراوەت پێ بێ بە تایبەت کە تۆ لە بەرامبەر سیستێمێک لە بەرامبەر هێزێکی نگاتیڤ کە کاردانەوەی خراپیە بەسەر ژیانی خەڵکدا و تۆ تێ واقعی ئەم کاردانەوە پیشان بدەی بێشک تۆ پێویست بە هەموو جۆرە کەرەسەیە کە بە تایبەت کامێرەی شاراوە بۆی بتوانین ڕاستیەکان دەرخەی بەڵام ئەوەی کە من وەڵام داوە لە پرۆسەی ژیانی شخصی خۆم بۆ کاری شخصی خۆم بۆ بڵێ بەڵێ جا من نامە بەستەکەم ئەوەیە ئەمێ جارجار ئەوە نیە هەنێ بابەتی کە هەیە زەرورن لەسەر بەڵگە فیلم بینە ناوەوە بە من بەڵگە فیلم من یەک بەڵگە فیلمم کردووە یش دیکۆ درامی بووە لە 84 کردومە بەڵام بەڕێزان ێسایشی تیاکەی جامەگەر من و تۆ بەس باس لە ئەزمونونەکانی خۆمان بکەین لە پرەنسیپەکانی تری بەڵگە فیلم دەرەچین پرسیارێکی کەم لا هەیە بەڵگە فیلم با بڵین کامیرە ڕابەر و دەرهێنەر ئەبێ ڕاوچی بن ڕاوچی ڕووداوەکان بن ئەوە بێدا ئەنیشێت خۆی مەڵاسەدا بۆی کە ڕووداوێک ڕووەدا یان نەزانێت شتێکی وا ئەبێت پێشتر با بڵێن چۆنەڵی ڕەزامەندی وەرگیراو بۆ خۆپیشاندانێک لە لای پۆلیس ئەزانێ لەوێ شتێکی وا هەیە ڕوا بۆ بێ ئیتر لەوێ ئەبێ بە دوای ئەوەیە بگەڕێ ئەو دیمەنانەی کە کتوپڕ ڕوەدەن بە ڕێکەوت ڕوەدەن شتی کتوپڕ ڕێکەوت ڕاوچی ئەمە ئیشی بەڵگە فیلمە ئەی لەو کاتانەیە کاک زەهاوی جان ڕووناکی پێویستە چی بکە بۆ ڕووناکی بۆ نمونە تۆوتەوە کەسە لە ژوورەکەیان نووسووە نووسۆ ڕووناکیە کوژێنێتەوە ئەی تۆ چۆنە چیت ئەو دەرفەتە ئەو زەمەنە ئەقۆزیتەوە ئەی چیەکەی بۆ ڕووناکی بۆ نمونە من مەباز لەواکەم ڕۆڵی ڕووناکی لە بەڵگە فیلما چۆنە بۆی کە وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە دەبێ کەمێک بگەڕێمەوە بۆ دواوە بۆی کە شەرحی کەم چەند بەلاتەوە گرنگە وەکو فیلمساز کە هەڵومەرج و ئەو دنیاە کە کەسایەتەکەی تۆ تێدا دەژێت کە کاری لەسەر دەکەی چەند سروشتی بێ چەند نزیک بێ لە ڕێک لەو فەزایەکە و تێدا دەژی هیچ کەسێک مەسەن لەو شوێنانی کە من کارم تێدا کردووە مەسەلەن لە بوومە لەرزەی ئەفرین من لەوێ بووم یان بوومە لەرزەی بڵێن باکوور من چووم 2 ڕۆژ دوای بوومە لەرزەکە کە من کارم دەکرد لەسەر هەندێک بنەماڵە لە بن خیوەدیان لە دەشت بەو سەرمایە دانیشت بوون بێشک ئەوانە منەگە کامیرە ڕووناکی کامیرە بخەمە سەریان ئەوەی کەوان دەیکەن چاوی خۆیان دەگرن بۆی کە ڕووناکە ئەزیەتیان نەکەن من شتێکم نەکرد لێرە کە بەناوی دوکومنتیشن ینی بە تۆمارکردنی ئەو هەڵومەرجێکە ئەو کەسە لە سەرمەدا تێدا ئێستا دەلەرزێ بۆیە ئایا ئەو ڕووناکی کە تۆ بەکاردێنی تا چەند تۆ لە واقع دوور دەخاتەوە کە پێویستە بیرپشانی بینەری بدەیت زۆر جار بووە ئێمە ناچار بووین وێنەیەکی زۆر تاریکمان هەبێ زۆر جار لە سینەما بەڵگە فیلمی سینەماییدا گرتەمان هەیە کە ئاوت فۆکوسە لە تەلەڤیزۆن ئەگەر دەرهێنەرێک ئەگەر وێنەگرەک بێتەوە ئێوارێ و مۆنتاژ بکە و ڕۆپۆرتاژەکەی دابەزێ و یەک لە گرتەکانی ئاوت فۆکوس بێ ئەمە بێشک لەلایەن بەڕێوەبەرەکەی بە شەکەی خۆی بانگ دەکرێت کە تۆ چۆن بەڵام زۆر جار هەیە جوانی فیلمی بڵین جوانی فیلمی بەڵگە فیلم لەوەیدایەکە جوێ نەدێت تەنانەت ئەو کەم و کوڕێ تەکنیکیانش کە تۆ هەتا جا بۆیە گرتەیەک تاریکە یان گرتەیەک نیوە تاریکە یان ئاوت فۆکوسە یان لە ڕووی چوارچێوە و کۆمپۆزیشنەوە تەواو نییە ئەگەر ئەمە ئەم گرتانە خزمەتی چیرۆکەکەی فیلمەکەی تۆ بکەن هیچ گرنگ نییە لە بەڵگە فیلمی سینەماییدا دەکرێت شتانە هەموو وجودی هەوێ و من لە پراکتیکی ژیانی خۆشمدا
هندێک گرتن بەکارهێناوە کە لەم کاتەدا کامیرە فۆکوس نەبوو بەڵام ئەوەندە گرنگ بۆ بەکارمێناوە بەڵام کە بینەر دەکەوێتە ناو پەیوەندێکی ڕۆحی لەگەڵ فیلمەکە لەگە چیرۆکی فیلمەکەت ئەم کەم و کوورە تکنیکانە نابینی بە تەنانەت پێش بڵم لەو فستیڤالانەکەم فیلم دەبینم زۆر دەرهێنەری باشی ئوروپایی و ئەمریکی هەن ئەوروپی و ئەمریکی هەنەکە بان قەس کامیرە دەلەرزێن کامیرە لەسەر دەستە و بەلایەنەوە گرنگ نییە کۆمپۆزیشن تەواوە یان نە ئەسڵەن ئەم سنوورە دەشکێن ئەم سنوورە تەکنیکیانە بەڕاستی لە بەڵگە فیلمی سینەماییدا دەشکێندرێ بە ئانقەس بۆی کە کابرا ستایل و مۆرکێکی تایبەتی خۆی دروستکە بۆیە کەم هەرێک وەکو ستایلەکەش کاک زاویجان تۆ کاتێک کە لێڵیەکەی یان کاتێک کە ئەیلەرزێنی و کامیرە ئەجۆڵێت بەم لاو بۆ لەو کاتانە ئەوە نەیتر لە بەڵگە فیلمە سەرنج ڕاکێشێت سەرنجی وەرگر بە دوای ڕووداوەکە ئەگەر بزانێت چییە ئایا شتێکی وا گرنگ هەیە کە وا کامیرە لێڵ بوو لەو کاتەیە وا کامیرە لەو کاتەیە جوڵایەوە ئەمە بابەتێکی سەرنج ڕاکێشە لە تەکنیکی فیلمی بەڵگەیە بەڵێ زۆر جارەیە دەبینی لە دیمەنێکدا دەبینی شتێکی زۆر دیسکەمفۆرت ڕوودەدا شتێکی زۆر ناخۆش وا ڕوودەدا کە ئەم کەسێک کە ئەم شتێوا بەسەر دێ خۆی زۆر نامرتاحە لەو شتێکی ئێستاوە خەریکە ڕوودەدا دەرهێنەر هەبووە کە بە ئەنقەست شێوازی گرتنی ئەم گرتەیە واغ لێ کردووە کە لە ڕووی تەکنیکەوە دیسکەمفۆرت بێ بۆ بینەر لە ڕووی تەکنیکی ئەنی هەستی دیسکەمفۆرتی کەساتەکە لە ژیانی واقعی خۆیدا بەهۆی تێکدانی ئەو تایبەتمەندە تەکنیکیانەی کە باوە دەگەێنێ ینی تۆ لە ڕووی تەکنیکی وای تەسویر دەکەی کە بینەر هەست دەکا و ئەو وێنەیە خوارە یان ئەو دەنگە وازەح نییە یان ئەم شتە زۆر خۆش نییە بۆ بینین بەڵام هەمان هەستی دیسکەمفۆرت کە بۆ بینەر دروست دەبێ ئەو دەگەێنێ نزیک دەکاتە لەو کەرەکتەرێک کە ئێستا لە واقعی پێش کامیرە شتە وا ڕوودا کە بەلایەوە ناخۆشە جا بۆی ئەمە بەرحاڵ یەکە لەو شتە بچووکانەی کە بەکاردێن دوای لە بیریش نەکەین کاک سەرکەوت من هەموو جارێ لە دانیشتم لەگەڵ فیلمسازە بەهاوانێکە لە تەمەن لە من گەنجترن یان گەنجن کە بەرحاڵ قسان لەگەڵ دەکەمەوەیە کە هەموو ئەو شتانەی کە لە ئەکادیمیا و لە قوتابخانەکانی سینەمایی یان کۆلێژەکان دەخوێنین ئەوانە بەس بۆ ئەوەیە کە ئێمە بزانین کە ئەم زمانە چۆن بنیادراوە دواتر کاری ئێمە وەکو فیلمساز ئەگەر بمانەوێت داهێنەربین ئەوەیە کە تۆ دەبی ئەم تۆقانە بشکێنی ئەم قاعدانە بشکێنی ئەلفوبێ هەمومان پێکەوە فێر دەبین لە سەفی یەک بەڵام یەکمان دواتر کە گەورە دەبێت شعری پێدەنووسێ ئەویتر وتارێکی زانستی دەنووسێ یەکێکتر لێ کۆڵینەوە دەکات ئەنی ئەوانە هەمووی کەرەسەن هەموو قانونانەی کە لە دنیای فیلمسازیان هونەردا هەن ئەوانە کەرەسەیەکن بۆی کە تۆ دواتر خۆت بدۆزیەوە تۆ قانونی خۆت دابنێ قانون وە بەڕاستیش پێشکەوتنی هونەر قەرزداری ئەو کەسانەیە کە ئەو قانونانەیان شکاندووە بۆیە لە بەڵگە فیلمی سینەماییدا مەجال یەکجار زۆرە عکسی تەلەڤیزیۆن ئێستەمە باسی بەڵگە فیلم لە نێوان تەلەڤیزیۆن و سینەما دەکەین جاوردەوە دەمە هەرچەند باسەکەمان زۆر بڵاو بۆ بەڵام لە هەر مەجالێک کە بۆم بڕخسێن باز دەکەمدا بەڵگە فیلمی تەلەڤیزیۆنی کامیرا کۆمپۆزیشن ئینارە دەنگ فۆکوس ئەوانە دەبێت هەموو پرفێکت بێت چکە بینەرە کە دادنیشی تەلەڤیزیۆن دەبینێ حەزی لەو ئەزمونگەرایە هونەریەی کامیرەمەنی تەلەڤیزیۆن نییە کە بیهێ شتانە بکە بەڵام لە سینەمادا نا هەم کامیرەمەن هەم دەرهێنەر هەم دەنگکەڵگر هەم دیزاینەری دەنگ هەم ئەوەی کە مۆسیقا دادنێ بۆ فیلمەکە هەموویان سەرایەوە کە لە پرۆژەیەک پێکەوە کار دەکەم بەڵام هەرێک ئەزمموی نوێی خۆی دێنێتە ناو کارەکە جا بۆیە ئەم جۆرە داهێنانە هونەریانە لە سینەمای لە بەڵگە فیلمی سینەماییدا بەڕاستی هەموو جێ هەیە و من بۆ خۆم یەک شتی زۆر گرنگ هەیە کە بەداخەوە کەم باسی دەکرێت و زۆر بەهەڵە ئێمە لە پیشەی دەرهێنانی بەڵگە فیلمی سینەماییدا تێگەیشتوین زۆربەی هاوکاران یان بەشێک لە هاوکاران احتمالەوە تێبگەن کە کاری دەرهێنەرەوەی کە بڵێن کامیرە لە شوێ بێ بە چلین زەنگ بێ چەند دوور بێ چەند نزیک بێ و ئەو گرتەیە چەند ئەو بێ ئەمە کۆمەڵک شتی تەکنیکیە کە تۆ لەگەڵ
وێنەگر پێک هاتی و شارەزای بۆ بۆچ باس کرد کە چیت دەوێ ئەمە دەبێت بۆ ئەو بەجی بێڵێ کاری دەرهێنەرەوەی کە ئەو فەزایە دروست بکە ئەو کەسێک کە لە پێش کامیرەیە ئەو ژیانە بژی کە ژیانی خۆیەتی نەک تۆ تەمسیلی پێ بکەیت نەک تۆ بە کەتکردنی وێنە پرۆسی وێنەگری هەوڵ دێ شوێنی کامیرە بگۆڕی زۆر جار ئێمە دەبینین کە دەرهێنانی کاری بەڵگە فیلم بەوەشی لێک دەدرێتەوە کە تۆ بزانی کامیرۆ و لەقتە و لێنز و فیلتەر و ئندی و نازام کۆمەڵک ماسفە ئەوانە هەموو شتێکن کەسن ئەگەر دەرهێنەرە خۆی دەرگیری ڕووداوەکە بێت دەرگیری ژیانی ئەو کەسە بێت کە فیلمی لەسەر دەکا و تێکەڵاوی ئەو حاڵەتە ڕۆحی عاتفێ ئەو بێتن ئەو فەزایی دروست کردووە کە ئەو وێنەگرێ کە بڕای پێێتی و بۆی باس کردووە کە چی دەوێتن ئەو ئیشی خۆی دەکا زۆر جا دەرهێنەرانی ئێمە بەداخەوە کارەکەی خۆیان لەسەر بڵێن سێت بەجێ دەڵێن وەکو دەرهێنەر دێن کاری وێنەگری دەکەن وێنەگریش دەشێوێنن کە چۆن کارەکەی خۆی بکە بۆیە کاری دەرهێنانی فیلمێکی بەڵگەنامەی زۆر زووتر لە کاتی دەستپێکردنی وێنەگرتن دەست پێ دەکات لەو ڕۆژەی تۆ کەسایەتێک دەناسی لەو ڕۆژەوە کە تۆ بڕیارتدا لەسەر ئەم کەسە لەسەر ژیانی ئەم کەسە لەسەر ناخی ئەم کەسە لەسەر چیرۆکی ژیانی ئەم کەسە فیلمەک سازکەی لەو کاتەوە تۆ کاری دەرهێنان دەست پێ دەکەی کاری دەرهێنانی تۆ بریتە لە ناساندنی دروستی خۆت بۆ کەرەکتەر بەدەستێنانی بڕوا و سیقەی ئەو بەخۆت کە ئەو دەرگاکانی دڵی و دەرگاکانی ماڵی بۆت بکاتەوە دەرگاکانی ژیانی بۆت بکاتەوە نهێنیەکانی خۆت بۆ بکاتەوە باسی بکە و تۆ لە فەزایەکی نزیک لە واقعی ژیانی ئەو شتە دروستکەی و دەرهێنەر لەوێ کاری خۆی بکات جایتر کامیرە دێنێتە پشتەوە دواوە بە چ لێنزەکە ئێمە خۆمان ناوێت تێکەڵاوی بکەن بۆیە زۆر جار فیلمەکانی ئێمە بەڵگە فیلمەکانی ئێمە لە ڕووی تەکنیکۆ زۆر جوانن وێنەکان جوان گیراون کۆمپۆزیشن تەواوە لێنزەکە دروست هەڵبژێردراوە ئیقاع دروستە ڕیتمی مۆنتاژ دروستەمەە بەڵام بەتاڵە ئەو ئەمقەی تێدا نیە لێرەدا کە دەرهێنەری بەڵگە فیلم ئەوە لە بیر دەکات کە کاری دەرهێنانی بەڵگە فیلم وەکو دەرهێنانی فیکشن نییە کە تۆ ئەمر بکەی کاراکتەرەکە چۆن دانیشی لە چۆ دانیشی چۆن قسە بکە و کامیرە لە چۆ بێت چ لێنزێک بێتن ئەو شتانە هەمووی زەربە لە کارەکەی تۆدا دەرهێنانی بەڵگە فیلم من هەر بۆ ئەم بۆ چوونەت کارێکی هەرکەی بەهارەیەنمۆ لە 2004 بۆ یا 2005 من لەگەڵ سەربازی ئەمریکی لێرە ئیشمە کرد پێشەوەی سەربازی ئەمریکی بڕۆن بۆ عێراقیان با بڵێن بۆ ئەفغانستان بچن من لە سەربازگەیەکە لێرە ئیشمە کرد لەگەڵیانە لەگەڵ کەی بەهارە ئەوە نیە لە تەلەفۆنێکمانە باس هاتە پێشەوە باسی ئەو ئیشەم کرد ئەوەنی هەروە شتێکی بەسیط یعنی هەروە بە دوای چەند ڕۆژێک تەلەفۆنی بۆ کردمەوەتی سەرکەوت ئەمەوێ پەیوەندیەکانم بۆ دروستکەیتەمەوێ بێم بۆی لەوێ ئیشی لەسەرکەم هات دواتر هاتی تر یەکێک ئەوە ئیشی خۆیە کرد بەس یەکێک لە دیمەنەکان بینی من و کەی بەهار بوو کە 20 ساڵ 30 ساڵ بوو یەکتریمان نەدی بوو برادێکی کۆن و یەکتریمان نەدیوە لە کوێیە یەکمان بینیەوە کەی بەهار کامیرەمانەکەی کامیرە ڕابەرەکەی ئازاد کردبوو بۆ خۆی ڤیددیۆی خۆی بگرێت حەقی نەبوو بەسەرەوە بەوی هیچ ناوت بەڵام هات ئەو کەش و هەوای لە بینی خۆم و خۆی و سەربازەکان و دەوروبەری دروست کرد و ئیتر هەر بەوەشەوە نەوەستا من و کەی بەهار گەڕاینەوە بۆ گەنجیمان نواندنکەین هەرۆکو کارێکی شانۆیمان نواندنێکمان کرد لەوێ هەر بە سروشتیش بۆ هەردووکمان هات ئیتر دایەلۆگ و هەموو شتەکان وەکو شتێکی ها تەمسیلی ئرتجالی با بڵێن یەکسەری سەر بەخۆ شتێکمان کرد لەو بابەتە من بووم بە کەسێکی سونە وەکەوەی کە لەوێ ڕۆڵم هەبوو لەوێ وەکو کەسێکی سونەی تیرۆریستی ئیتر تونڕە و ئەوی شەهادی تر لەو بابەتە شتێک دروست بوو شتێکی خۆش بوو جەمە بەسم لە دروستکردن و کەش و هەوایی کە بەڕێستان باسی کرد بەڵام ئاگامان لە کامیرەمان ڕابەر نەما ئەو بۆ خۆی ئازاد بوو ڤیددیۆی خۆیە گەڕقمان بەسەریەوە نەبوو نە بکەی بەهار نە من هەر کەوتینە هینی خۆمانەوە جاومە بەستمەوە یەکێکە لە چەمکەکان ئەوەی کە بەڕێزت باست کرد چۆن دەرهێنەر لەوێ کەشەکە دروست دەکات بەڵام ئەوی تر ئیشەکە ئیشی کامیرە ڕابەرە ئەی با بڕێوە لەو بۆ چونەیە زۆر جار ئێمە دەبێت یەکتر پەروەردە بکەینەوە لە
پرۆسی فیلمسازی بەڵگە فیلم مەبەستم ستافە ئەو کروی بڵێن پشت کامیرەیە دەرهێنەرە من عادەتەن سێ کەسین خۆم و وێنەگر و دەنکەڵگر حەز دەکەم کە ئێمە زۆر قەڵەباڵغی نەکەین بۆی کە فەزایەکە نەشێوێنین بۆیە ئەمە و سێ کەسە زۆر جار لە پرۆسەی خۆ ئامادەکردن بۆ کاری دەستپێکردنی فیلمەکدا تەنیا بیر لە لایانی تەکنیکی ناکەینەوە ئێمە یەکتریش پەروەردە دەکەینەوە دەزانین دەچین بۆ فەزایەک کە مەسەلەن فەزایەکە شەڕە یان فەزایەکە فەزایەکی گوندێکی وێرانە یان کەمپە یان کۆڕەوە بەهەرحاڵ یەک لەو حاڵەتانێ ئێمە زۆر زیاتر لەوەی کە چی کامیرە پێویستە و لە ڕووی تەکنیکی چی بین کە ئەمەش زۆر زەرورە دەشیکەین ئەوەیە کە ئێمە چۆن پێکەوە وەکو تیمە کار بکەین چکە لە کاتی بەڵگە فیلم تۆمارکردنی بەڵگە فیلم تۆ زۆر جار هەیە یەک ئیشارەی بینی تۆ وێنەگر ئەو کەسەی کە لە پێش کامیرەیە لە ژیانی ئاسایی خۆی کە لە بەردەم کامیرێ دوور دەخاتەوە تووشی دڵە ڕاوکەی دەکات بۆیە ئێمە نابێ ئەوە لە بیرکەین کە ستافی فیلمی بەڵگە فیلم بەر لەوەی دەست بە وێنەگرتن بکەن گفتوگۆکانی خۆیان کردبێەوە لێک گەیشتن کە هەرێکەوە دەبێت چی بکە و چۆن بیکە دیارە لەگەڵ تەجروبەی پێکەوە کارکردن ئەم لێک حاڵی بوونە وەکو تێلەپاتیەک زیاتر دەبێت بە خۆشبەختانە منە و ستافی کای لەگەڵ دەکەمەوە نزیک 8 ساڵە کاریان لەگەڵ دەکەم و زۆر جار هەیە ئەسڵەن پێویست ناکە من شەرحی ئەوە بکەم کە چیم پێویستە لەبەرەوەی ئەوان پێشتر زانیویانەکە ئەم دیمەنە لەسەر چییە و چیم گەرەکە و بۆ هەموو حاڵەتێکی چاوەڕوان نەکراویش ئەوان پێشک ئامادە نەگەشتە گروپدا کارەساتی گەورە ئەوەیە کاک سەرکەوت و هاوکارانی خۆشەویستم ئەوانە ئێستا حزوریان هەیە لێرە ئەوەیە کە دەرهێنەرێک بڕوای ستافەکەی خۆی لەدەست بدا پرۆسەی بەڵگە فیلمسازی پرۆسەیەکە کە ڕۆژانە تۆ لەسەر سنووری ڕەفتاری مۆرالیانە و نامۆرالیانە تۆ دەجوولێەوە مرۆڤەکان بریندارن مرۆڤەکان لە کارەساتێکەوە هاتوونە بەردەم کامیرای تۆ تا چ ڕادێ ڕێگا بە خۆت دەدەی وەکو مرۆڤ وەکو دەرهێنەر مامەڵە لەگەڵ ئەو واقعتاڵێ بکە کە بیرهێنانەوە ممکنە ئازار بەخش بێتن ئازار بگەێنی دیسان بۆ کەرەکتەرە ئەگەر شێوازی کارکردنی تۆ لە ڕوانگەی ستافەکەت کە دەرهێن بەڵێن کامیرەمەن و وێنەگر و دەنکەڵگرن ڕەفتارێکی نائینسانی بێ ڕەفتارێکی خەشم بێ بێشک تۆ سیقەی خۆت لەدەست دەدەی لەلای ئەوانەوە و ئەوانی تر ئەگەر کامیرەمەن بڕات پێنەکە ئەو دەنکەڵگر بڕات پێنەکە دڵنیا بە لەوەی کارێکی باشت بۆ ناکەن تۆ وەکو دەرهێنەری بەڵگە فیلم کۆڵێک مەسئولیەت و لێپرسراوەتیت هەیە لە زۆر ڕووەوە کە هەڵەکردن لە بارەی یەکێک لەوانیان چەند بڵین ئەم جۆرە ڕەهەندانەی خۆنواندن لە کاری فیلمسازیدا پێشک تووشی کارەسا دەبێەوەی ژەوەی کە ستافەکە ئیتر بڕای بە تۆ نامێنێ ئەمە مۆزوعێکی زۆر ئەوە هەر ڕەوشتی فیلمسازیە بەڵام لە بەڵگە فیلمە زیاتر چونکە بۆ ئەگەر ئەو خۆشەویستێ بەهێزە لە بینی ستافەکە نەبێت ناتوانن و تێگەشتن لە یەکتریش و ئەو پەیامی کە لە بینی هەرسێ دەنگاڵگر و کامیرە ڕابەر و دەرهێنەرە هەیە ئەوە ئەبێ گونجانێکی پەیام هەبێت گونجانێک هەبێ بێ لە گەشتێکە بێ حەزەکەم بچینە سەر چەمچێکی کە کارزاویجان نازانم کاتت چۆنەوە سەعاتێک و چارەجێکە بەڵام هەرە بینم برادران لەگەڵمان ناگەر من برادران لەگەڵمان نەگەر کاتت دەرفەتدا من هێشتا ئەگەر پرسیارێک هەیە کە من نەمبینی بێ لێرە کە نایبینم بەداخۆ لەسەر مۆبایلە بچووکە ئەگەر پرسیارێک هەیە لاەوانەوە حەز دەکەم گفتوگوێکمان هەبێت لەگەڵ ئەوانەیە بینێرن ئەوەی تر داوا لە برادرانەکەم ئەگە پرسیاریانە بۆ پرسیارەکانیان بخەنە بەرچاو بەڵام بەسەر کاکتەنیا کەریمی دەرهێنەر بۆ چوونی هەیە بۆ چوونەکان ئەڵێ اینجا منش کە سەیری بۆ چوونەکانی خوێنمەوە سێرەکەم بەڕێستان باسە کردووە یان باسمان کردووە بۆیە بۆ چوونانەی هینم نەکردووە باسی بکەم دای بگرم
بەس هەنێکیان داگرن بەڵام یەک چەمکێک هەیە حەزەکەمەوە ئەوەی بۆ چوونێکە وازە بە هەڵە لە ئێمە تێگەشت حەزەکەمەوەی بخەمە ڕوو بەڵام پرسیارێکم ڕوونکردنەوەیەکم لە بەڕێستەوە ئەوێت وەکو چەمکێکی درامی وەکو باسمان کردێمە باسی مێژوومان کرد بەڵگە فیلم زیاترە دگەڕێنێتەوە یان هی ئەمڕۆکە بۆ ڕابردوو وەکو مێژوویەک ئێمە ئێستا وەکو کورد کۆمەڵێک نەریتمان هەیە کۆمەڵێک ژیانمانەیە خەریکە لە ناوە چن بۆ نمونە کۆچەریەکان ڕەوەندەکان بۆ نمونە با بڵێن سەرجەنجەر بجوودکردن هەنێشتی ژیانی جارانمان لەگەڵ نەوەی ئەمڕۆیە زۆر گۆڕاوە ژیانی کشت و کاڵی ژیانی ئاژەڵداری هەموو ئەو بوارانە لەگەڵەوەشە وشە لە ناوەچێت اینجا ڕۆڵی تەلەڤزۆنە یا سینەمایە کە بەڵگە فیلم لەسەر ئەمانە دروست کات بۆی بیان ژێنێتەوە یان بەردەوامیان بکە یا بیان خاتە مێژووەوە خۆی بەڵگە فیلم لە دوو مەدخەلەوە دەچێتە ناو مەیدانی فیلمسازی یەکیان ڕووداوە مێژوویەکانە واویتریان مرۆڤناسیە یان تێکەڵاوەیەکە لەوە کە تۆ مرۆڤێک لە کاتی ڕوودانی ڕووداوێکی گەورە دەخەیە بەرزومی کامیرە دووە لەی قوڵ دەبیەوە کاردانەوەی ئەو مرۆڤ بەنسبەت ڕووداوەکان پیشاندەی لەمە زیاتر نییە ئەوەی کە جەنابەت دەڵێ دەچێتە ناو بڵێن بابەتی مرۆڤناسی و تۆ کە بتێ تعریفی مرۆڤک بکەیت تعریفی کۆمەڵگەیەک بکەیت بێشک هەموو ئەو شتانێک کە جەنابەت باست کرد پێویستە لا ئێمە معلوم بێت کە من دەچم لە مەسەڵەن لە گوندێکی هەورامان کاراکتەرەکەم هەیە وێنەی دەگرم ئەو مەشغەلەی کە ڕۆژانە و خەریەکێتی و من کەسایەتی ئەو مرۆڤە لە کاتی ئەنجامدانی کاری ڕۆژانەی ئەو پیشاندەم ئەو مەشغولێتە زۆر فەرقیەوەی کە کاراکتەرەکەم هەبوو لە دەشتی هەولێر من وێنای بگرم جۆری مەشغولێتی ئەو دوو مرۆڤە زۆر لێک جیاوازن جا بۆیە تۆ لە بواری فیلمسازیدا ئەو ڕەهەندانەی کۆمەڵایەتی فۆلکلۆر عادات و تەقالید هەموو ئەو شتانە بەشێکی گرنگی فیلمسازین تۆ لە شوێنێکدا لە مزگەوتێکی گوندێکدا گوندێکی کوێستان بێشک تۆ فەزایەکی ترت هەیە لە ناوچەیەکی تر فەزایەکی ترت هەیە ڕەنگەکان فەرق دەکەن لە دەشتی هەولێر ڕەنگی مافور و فەرشەکان فەرق دەکات لەگەڵ ڕەنگی مافور و فەرش و کۆمەڵک شتی تر لە مەسەن لە هەورامانیان لە شوێنی تر بۆیە ئەوانەیە کە جەنابەت باز دەکەی لە ژیانی من خۆم زۆر هەوڵم داوە ئەگەر ئەو شوێنێک کە من کاری لێ دەکەم ئەو کەسایەتی کە من کاری لەسەر دەکەم هەوڵ دەم هەموو ئەو شتانەی کە پێناسەی و مرۆڤە دەکا بینمە نافیلمەکە مەسەڵەن من لە گوندێکی بڵێن ناوچەی بینی نێوان کۆی و هەولێر فیلمەکەم کرد ساڵی 98 و 99 بە ناوی شەڕەبۆت گوندێکە لەوێ فەزای ئەو گوندە و ئەو شوێنی کە پیاوەکان لێ کۆ دەبنەوە لە بن دیواری مزگەوت یان ئەو شوێنەی مناڵ یاری لێ دەکایان ئەو شێوازە کاری کە ژنەکان دەیکەن بەیانیان لە خەوڵ دەسن و مەسەلەی مەڕ و ئاژەڵداری و کۆمەڵکشی ترە هاتۆتە ناو فیلمەکە ینی هەموو ئەوانەی کە جەنابەت باسی دەکەیت تەنانەت گۆرانی مۆسیقا حەیران لاوک هەموو شتە فۆلکلۆرانە کەرەسەیەکی زەرورین لە نیشاندانی ئەو کۆمەڵگەیە کە تۆ یەکێک لە تاکەکانی یان چەند کەس لە تاکەکانی تۆ وێنادەگری هەموو ئەوانە تەمان دەکرێت فیلم بکرێت تەنیا لەسەر عادەت و تەقالید فیلمێک بکرێت لەسەر حەیران فیلمێک بکەیت لەسەر فەرش یان لەسەر کۆمەڵێکشتی تر کە لە کۆمەلگەیەمەدا هەن لە کۆنەوە ئەوانە دەکرێت فیلمێکی تایبەت بێت و تایبەت بەم شتانە بێ و دەکرێت تۆ کەسایەتیەک لە فیلم بەڵگە فیلمێکی سینەماییدا کە کای لەسەر دەکەی لەو فەزانە پیشانی بدێکە و ئینسانە ئەو کۆمەلگەی لە ڕووی مێژوویە تێدا ژیاوە کاک زاویجان چەمکێکی کە هەیە ئەوەی کە کاکتەنیا باسی کرد من باسی شتێکم کرد و تمیشێکم کردووە دیکۆ درامی باسی داکومنتەریم نەکوتم بەڵگە فیلمم نەکردووە بەڵام داکومنتەریم نەکردووە بەڵام دیکۆ درامیەکەم کردووە لێرەیە من ئەمێ ئەم ڕوونکردنەوەی بۆ کاک تەنیا بین چونکە با بە حاڵەت هێ نەگات
ئێمە شەزانین ئەوە جیاوازە نەبێ جیایانکەینەوە. تۆ خۆت ئیشت کردووە لەو کاتانەی کە بەڵگە فیلمەکەی بەڵام پێویستت بەوەیە هەنێشتی درامی تێکەڵ کێشکەیت، هەنێشتی کەی تایبەتی کەی بۆ بنووسیتەوە، هەنێشتی کە دیمەنی کە چۆنەڵی جارانی مامانت ڕوتوشێک خۆت ئیشێکی کەی لەسەرکەی تۆ سوتفەی شتی وات کردووە؟ من بۆ خۆم تووشی ئەوە بزانم بە ڕێستان چۆن بووە. داخل منەوە تەجروبەیەم نییە، احتمالە لە داهاتوو بڵین هەندێک بابەتە بێ ئەمە هەڵگرە پێویست بێ ئەو هابێ. دیارەوانە هەمووی شێوازی فیلمسازین و هەرێک لەوانە نمونەی زۆر بەهێزیان هەیە لە ژانری خۆیدا لە نەوعی خۆیدا، بەڵام هەرێک لێمە لە ستایلێکیان لە ژانرە کار دەکا. بۆیە من پێچەوانەکەی دروست بووە، من کاری فیکشنم کردووە کە زۆر نزیکم کردوەوە لە بەڵگە فیلم، ینی هەموو ئەو فەزایە کە کەسایەتەکان تێدا دەژیان یان کاریان دەکرد زۆر نزیک بوون لە فەزای بەڵگە فیلم و فەزای بڵین دکومنتەر. پێچەوانەکەی بۆ من ڕاستە، بەڵام کاری درامی نەکردووە، بەڵام ئەوە بۆ هەندێک بیرۆکە و بۆ هەندێک بابەت باشترین شێوازی کارکردنە، بە تایبەت ئەگەر تۆ باسی کەسایەتێک دەکەی کە هیچ ئەرشیفێکی نییە یان کاتێک کاک زاویجان لەسەر چەند شێک بەردەوام بە من لە دەرەوە شخصێک سەیرێک مەکات بە لەگەڵا تا لەگەڵەوە قساکەم دێمەوە لای خزمەتت یەک تۆز بە یارمەتیتان فەرموو کاک زاویجان. بەڵێ فەرموو. زۆر جار ئێمە باسی ڕووداوەک دەکەین کە بەهۆی کۆنی مێژووی ڕووداوەکە هیچ ئەرشیفێکی نییە، هیچ وێنەیەکی نییە، تەنانەت ممکنە لە ڕووی نیگارکێشی و وێنەکێشیش وێنەیەکی بەدەست لەسەری وجودی نەبێ. تۆ ئەو کاتە پێویستە بە جۆرێک بۆ بینەری پیشان بدێ کە شتەکان چۆن بووە، کەسەکان چۆن کاریان کردووە، چۆن ژیاون، چۆن شەڕیان کردووە، تۆ ئیستفادە دەکەی لە دک و دەرامە لەو کاتانەیە کە تۆ هیچ سەرچاوەیەکی ترت نییە. ئەمە نمونەی زۆر باشمان هەیە لە کاری دکۆدرامی کە سیرکردنیان زۆر خۆشە و خزر و خەیاڵ و تێگەیشتنی تۆ بۆ ڕووداوەکان و قۆناغەکان زۆر دەوڵەمەندتر دەکات کە بەڵام وەکو خۆم تا ئێستا هیچ بابەتێک نەبووە کارم لەسەر کرد بێ کە پێویست بێ کاری دکۆدراما بکەم. دیارە ئێستا کاک سەرکەوت لێرە نییە و منیش ئێوە نابینم، بەڕاستی کەمێک سەختە باسی بڵین تەوەرێک بکەم کە کارم لەسەر نەکرد بێ. دێمەوە سەر مەسەلەی بەڵگە فیلم. بەڵێ کاک سەرکەوت. بەڵێ باسمان کرد، باسی تەوەری دکۆدراما و تەجروبەی خۆم کرد کە نەمبووە. بەڵێ بەڵێ گوێم لێتە. بەڵێ گوێت لێمە کاک سەرکەوت؟ کاک سەرکەوت گوێت لێمە؟ کاک سەرکەوت؟ من دەنگت نابیسم کاک سەرکەوت. بەرحاڵ لە پرۆسەی کارکردنی بەڵگە فیلم هەڵەیەکی زۆر بەرچاو هەیە کە زۆر جار لە کاتی بینینی فیلمەکان هەست پێ دەکەی کە دەرهێنەر تووشەوە هەڵە بووە. ئەویشەوەیە کە لەبەرەوەی کە دەرهێنەر هەر هۆیەک پەلەیەتی هەوڵ دەدا وا لە کەسایەتەکە بکە کە لە بەردەم کامیرە ئەو شتە بکە کە ئەو حەزی لێت، یان بۆ فیلمەکە پێویستە. کامیرە و بەتایبەت بینەری ئێستا بەهۆی ئەو تایبەتمەندیانەی کە ڕۆژانە ڕێژەیەکی یەکجار زۆر فیلم دەبینێ یان مادەی
تۆمارکراوە دەبێنێت تەجروبەیەکی زۆر باشانەیە بینەری ئێستا وەکو جاران نییە توانین ڕێی بدا ڕێیەکانیشی زۆر دروستن و هەموو جارێکە من بەڕاستی مۆنتاژ دەکەم یان لەسەر پرۆژەیە کار دەکەم یا وێنە دەگرم بیر لەوە دەکەمەوە بینە لێرە بەو تەجروبە گەورەیە کە هەیەی و ڕۆژانە دەوڵەمەندتر دەوێت بەهۆی سۆشیال میدیا و بینینی گرتەی بەڵگەیی چۆن مامەلە لەگەڵ ئەم شتە دەکات من بەڕاستی ئەو ترسە هەیە دائیمەن لە دەروونم لەبەرەوەی ڕێزێکی یەکجار زۆرم بۆ بینێرەکانە و بەلامەوە زۆر گرنگە کە چۆن ئەو کەسایەتی بەردەم کامیرە بڕوان پێ دەکات بە هەمان شێوە بینەر بڕوا بم بکات لە شوێنەکە بینەر بڕوای بۆ بەڵگە فیلمێک نەما ئیتر ساتی مردنی ئەم فیلمەیە بۆیە زۆر خۆم دەپارێزم لەوەی کە بەو کەرەکتەرەی کە لە بەردەم کامیرەی بڵێم وا بکە یان وا نەکە ئەوە من باسی